Di dewra karantînayê de em lê haybûn ku ji xwe berê tu cih û war û qad debû ku dersên kurdnasiyê li ser ziman û wêje û dîrok û civak û psîkolojî û felsefê û metodolojiya zanistî hebe, lê her wiha vê karantînayê rewşeke wiha ava kir ku kesên ku derfetên piçûk peyda dikirin jî jê bêpar bimînin. Lewma me biryar da ku par em zanîngeha Kurdî ya online ava bikin. 16 mamosteyên akademisyen, spor, lêkolîner yên Kurd û biyanî ku di qada kurdnasiyê de dixebitin, pişta xwe dan hevdû. Nêzî 500 kes beşdarî semîneran bû, 110 semîner hatin dayîn. Axir pirtûkavê jî hate çapkirin. Lewma îsal me biryar da ku em zanîngeha Kurdiya online dîsa pêk bînin. Zanîngeha Kurdiya online ji bo hemû Kurdan e. Bi Kurdî li xêra Kurdan e. زانینگاه کردی یا آنلاین به برپرسیتیا دکتر ابراهیم سیدو ایدوغان و گلک ماموستا سپور و شارزاهندن. ما 24 با آوایگی زندی. او برنامه له پروگرام زوم، یوتیوب، فیسبوک و اینستاگرام با آوای زندی تین پیشکش کردن. مرحبا جوة تفارة وككون دزانن درسيميين ويجي ادي دست بكرنا و ما مستحش محمد زاده یک جوان رفرانسيميين ويجي كردي يسركيه كو بالسالانه كدو بكدو خدمت اخوان لكولين للسر ويجي كردي دك بالتايبتي جيجبو بالكرنا مستوى واسطا ناس خاندنا وناس كرنا ويجي كردي لكولين وخواتيوي قالك بكلمتين وندزانن كو دوێژەیە یا کو
بیرا ویژه ده هری گرینگه و بیرا ویژه پیش فدخه لیکولینین اکادمیکی او تشتین کرد کووار و روزنامه انداش بو پوپولر کرنا ادبیات ویژه تیم قراری تشتکن لیبل بیرا ویژه بخواه بلیکولین اکادمیک و نوا قادا اکادمیک ده تی دانین جبرویه که از گله که خوشم که ایروجیسا ماموسته حاشم احمدزاده لودری تبل درسامه ده ماموسته تو بخیرات فرمو کرم بکن. مرحبا جوارا سرچاوان كاكا إيبو وهمو بشتارين بدرسا إيروية ما وازدبينم حوالي مني هجا ما مستجعفر شيخ الإسلام شكرا أزجبي سلاوين تايبت دكم و هيوي دكم أخافتني من لقورد اللي بيجيبي كما تقول إيرو أم لسر توريا أدبية ماركسيستي داخلين و از باورم ساعتی که آنجا ساعت و چارگه دبه من هر جاره جاران یعنی جاره بره من میزک 2 ساعت خواهد نیو پرزیده یا لیرو ویروس سامنه ما مسته او ویروس سامنه برکو از پردا خودم خویای توجی پکتی نه از جیب خوش جو او مروه کی ما کو مخابن پردا اللي قام مروه درست بیجه یعنی ادبیات دراسه ادبیات زانی بشی کی زدی وی آخافتنا و لسر آخافتن يجي آخافتن دكا و آخافتن هرچه دبي او نه پروبلمی کی مزنه ل ما مثل سیدو اگر تو کرم کی ازنا من بدي از بخوب کارم فیل خود فایل خود تلوکاری ما مسته تو کو هستیش خود تلوکاری باشه اوکی نا هون دبینن دوکومنته باش دیسانجی سلاو جحمو بشتاروانین درسا ایروی ما تا من سوز دابو ایرو از لسر اندرباره مارکسیست لیتریتوری آنجی تئوریا ادبیا مارکسیستی داخلم و هگر وقت ما بی از دخوازم او پێشبەکەتنە ئانژی هەلومەرجە ئیرۆیە ڕەخنەگریە مارکسیستی ئانژی تئۆریە مارکسیستی لەسەر ئەدەبیاتێ لەسەر چەند قوتابخانەیە نو مینە لێکۆڵینێن کولتوری ئانژی چاندی و ماتریالیزمە فەرهەنگی ئانژی چاندی و مێژوو ئانژی دیرۆخوازیە نو لەسەروانژی بچێکی باخ بوون ئەسەوی دەکەم یعنی ئەو سلایدێن من لەسەر بەتایبەتی ماتریالیزمە چاندی ئانژی کولتوری و دیرۆخوازیە نو لە ئاخرێ ینی بەحسا مندانە لێ چونکی پەیوەندیەوان پڕ بە مارکسیزم ڕاهەیە و مرۆڤ دەکاری بێژێ ئەو بەردەوامیە مارکسیزمە نون لە تایبەتی لە ئونیڤەرسیتەیەن ئەوروپای و ئەمریکایە ئەس حەز دەکەم سەروانژی بچێکی باخ دەبێت لە پێشە ڕۆژێدا لە ساڵێن پێشتا لەسەر ئۆنلاین یونیڤەرسیتی ئەس جارێک لەسەر مارکسیزم بەئاخەوم و جارێکیشی لەسەر ئەو قوتابخانەیەن کو ینی ڕیشەیەوان و ئەساسێوان لە مارکسیزمی ڕا دێ و هاتیە گرتن لەسەر بیژی ینی بەسەر بخۆیی بەئاخەوە لە ئیرۆپڕانی ینی ئەس دەخوازم بێژم ژە بەشدارێن بێجوینێ بێ کۆمبوونێ کو تئۆریە مارکسیستی چییە گاوە گەلۆ ینی من دەرسێکی وسا هەبوو لە زانگەی ئوپسالایە بچێکن هەندێک لە خوێندکارن من پڕ عەجەبمایی بوون و مارکسیزم هەردەم ژە فەلسەفە و جیواک و شۆڕش و تشتیوا حەسەباندن تایبەتی حیزبێن مارکسیستی و کۆمونیستی لەگەڵ مرۆڤ قاڵە تئۆریە ئەدەبیە مارکسیست دەکا بچێکی ژوان ڕە باڵکێش بوو و بڕاستی خوێندکارێکی منیش هەبوو ئەو گوت تشتکی وسا نابێ و گاوە من پڕ لەزبی سەرچاوە ینی چ دەبێژن چاوکانی نیشاندا و ئەو شتێرا گوت ینی مرۆڤ دەکارێ بێژە مارکسیستان و مارکس و ئینگلیزشی ئەس بڕاستی ئیرۆ ئەوجی بچێکی نیشان دەدەم کو دەستی وان ئا بڵند لە تۆریەدا هەیە لە هەر تۆرێکی جیواکی و ئەدەبیشی بەتایبەتی لە چ شتێکی بەرەبێژم
ez بۆ خۆ سەردەمانێک مارکسیست بووم ناژێژ مارکسیست حەز دەکەم لێ ئەو دەرس بێوێ مانایە نایە ئەس پەسنا مارکسیزمە بدەم ئەس بێژم مارکسیزم وسا باشە ئاژی خراپە ئەس دێنی بڕاستی دەخوازم ینی سۆز بدەم هەم ji we re hem ji xwe re bêalî ew qasî dekirê ینی ji we re bêjim teoriya marksîstiya edebiyatê çi ne û çi kelkî van heye bo lêkolînvan û bo xwendevan û bo xwendekarên ینی edebiyatê em ینی ew bizanîn çawa dibe ew nizanîn çawa dibe ینی berê her tiştê bêjim hemû teoriyên edebiyatê berjewendiyekî wan an bandorekî wanî mezin li ser me heye ew jî ew e em xurttir dibin gawa em li edebiyatê mêze dikin em fam dikin ew edebiyat çawa hatiye çêkirin çawa hatiye berhemhênan çawa hatiye nivîsandin û çi dibêje û gawa em dixwînin em çawa li wî fam dikin çavên me tîştir dibin yani em baştir dibînin em ینی hundir û derve û her derî ra ji edebiyatê mêze dikin û bandora wî û kargeriya wî kartekeriya wî ew dibe ku em ینی mihawile bikin li edebiyat û li peyamên edebiyatê li peyvan li nivîsandinan li nivîsan baştir fam bikin çikî bi xweşî bi eslê xwe hemû hewlê mirovan çi ye ew e ku ینی li dunyê li derdorê xwe baş fam bikin û edebiyat jî bi rastî min carî berê jî got li Erestû heta niha ینی mirovan li ser wî difikirin mîna ziman ینی ziman mîna kerese û çi dibêjin ینی bûna edebiyatê edebiyat bê ziman tune ye çi ştekî aloz e çi ştekî pêç e çi ştekî pir tewlîhevî ye em gerek li wî fam bikin û teorî û teoriyên ciyawaz hemû teorî her teorî ta astekî alîkariyê me dikin em li wan tiştan baş fam bikin niha teoriya marksîzî jî yek li wan teoriyan e okey em ew kîne ینی caran cigerxwe ji me re dikin em kîne niha dibêjin ew kîne ینی Marx kiye Engels kiye ez bawerim ینی her kes navê wan bihîstiye ینی ew ینی karê min asan dika lê problemek heye ینی mirovan hen ینی min Kurd dinasim Kurd carekî li axaftinekî min got Karl Marx wisa 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 ew piştî ra destê xwe beriz kir got mamosta tu dikarî ji min ra bêjî ew kesê yekem ku Marx bergerandine ser Kurdî kî bû min got kam karên Marxê ew bi rastî sewadê wî ew qaz nebû bêje mesela kapital bêje nizanim loyî binapar neqdê nizanim iqtisad ya abûriya siyasî ew got her tiştekî Marksistî min got çawa çima got ez dixwazim biçim ew eger zîndû bê min ez ê wî bikujim ew me bedbext kir ینی ew qas ew li hember Marx bû min got hewa lêje ew wisa nabe ینی tu dikarî ji Marx hez nekey lê em ینی gawa qala zanist dikin qala kehreba dikin em gerek bizanîn îdîsyon kî ye ینی ew nabe em bizanîn civaknas bîn li ser civakê biaxivîn li ser dîroka Ewropaya biaxivîn li ser endêşeyekî hizrekî biaxivîn ku bi milyonan kes ji vê endêşeye şer kirine ینی xebat kirine û ew mîna çirayê rêyê xwe dîtine ew nabe tu çunkî ji vî hez nakey bêjî ez naxwazim kes bê vî fikrî ینی mijûl be lewma ینی mîna zanînên here seretayî Karl Marx û Friedrich Engels ew pir balkêş e ew ne İngilîzin ew Almanin lê raniyê jiyan a ku ew berhemhenan kirdine li İngilîz jiyan e li Brîtanyayê li İngiltereyê û ینی hem Marx jî hem Engels jî Marx mirovekî pir 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 hecar bûye û kesîk bûye li jiyana xêzanî ji jina xwe pir hez kiriye li jiyana wî de pêwendiyê dinî jî xêrî jinê wî hebûye jina wî hebûye û dizanin pir ew kesên li hemberî wî ne li dijberê wî ne li ser pêwendiya wî bi kesekî li mala wî dixebitî ینی kelkê bi revaj werdigirin dibêjin ew pêwendî hebû bi rastî hebû lê ew kesekî pir ینی azadîxwaz bû bi jina xwe re pêwendî wî pir baş bû bi zarokên xwe re
و ژناوی ناوی جێنی بوو ئەو ژنافڕە دەگوت گۆلاسۆر و دەزانن ئەو کەسێن کە چوو بنە ئینگلتەرایە لە لۆندۆنێ لە قەبرستانێکی ئەوان هاتنە شاردن مارکس و ژناوی بە هەورا لە قەبرێکی دانا و دەزانن مارکس لەسەر چشتن چینایەتی لەسەر دادخوازی لەسەر وەکهەبی پڕخەبەتیە و ئارمان جاویشی بڕاستی کۆمەلگەهێکی بووە جێبێدا چینا کۆمەڵایەتی نەهەبن تو نەبن کاپیتالیست نەبە نزانم پرۆلتاریا نەبە ئەو وەکهەویە تەواو هەبە ئەو چەندە کاری وێکارێ بکارێ خۆشکە ئانەکاری مرۆڤ دەکارێت لەسەر بێ بەحث بکە ئەو چەندە دەبە چەندە نابێت لە سەرویژی مرۆڤ دەکارێت بەحث بکە لێ ئیرۆ ئەس ئەو قاڵەوان تشتان ناکەم ئەس قاڵەوە ئەو چشت دەکەم ئەو چشتکەمە ڕژیوی ڕادەبێژین ئەدەبیات باندۆرە تئۆریە مارکسیستی لەسەروی چییە لێ ئەم قەت نەکارین بێژین تۆریە ئەدەبیە مارکسیستی چییە هەگەر ئەم نەزانین پێوەرێن یان نێڕینن سەرەکەی مارکسیستی کیژانن و ئەنگەلزشی و هەواڵێکی پڕ نزیکی بووە بە ڕەواژیە مارکس ئەو ماڵباتێکی پڕ دەوڵەمەند بووە پڕ زەنگین ژیایە و بە ساڵان لە فابریکایان بابێ خۆ لە مانچستەرە خەبەتیە بابێوی بەویڕا جاران پەیوەندیوی پڕ خراپ دەبوو کوڕێ من تۆ چ دەکەی ئەو قاز هەبوونە و سەروەت و فابریکای مەهنەت و لەور بخەبەتە و چییە من بەهیستێت و بە ئەڵمانێکی ڕادەچی چ دەبێژن گۆوار دەدەیە دەرێ و دەزانن ساڵی 1940 ئەس قەڵاویژی دەکەم جارێ یەکەم گاوە ئەو پڕ خورد دەبنێنی تەبنێوان تایبەتی مارکس 30 ساڵە ئەو کتێبن هەرە گرنگی خۆ ژیوی ڕادەبێژن مانیفێستا کۆمونیست بە هەورا دەنویسینن و پشتڕا گۆوارێوان هەیە بە چەند جاران گۆوارێن جۆراجۆر و پڕ دەنویسینن ئەنگەلز ئەو قاز مارکس حەز دەکرد جارێکی مارکس نەخۆش دەکەوێت پڕ نەخۆش دەبێت و ئەو نامەیەکیش مارکس ڕادەشێنە دەبێژێ هەوا تۆ بچێکی ئارام بکە ئەز دەچم دەمە دکتۆر و تۆ علاج دەکەم ینی پڕ حەز دەکەن و دەزانن ئەنگەلز کەسێکی تەنێ سیاسی و فیلسوفیشی نەبووە ئەو لەسەر زانست بەتایبەتی پڕ خەبەتیە لەسەر چینا کرێکارن کارکەرێن ئینگلیستانی خەبەتیە لەسەر وان کتێب نویساندیە و لەسەر دیالکتیک نویساندیە و بەڕەواژیە کارل مارکس ئەو ماڵباتێوی ینی خێزانداری ژناوی ڕاست قەتو نەبووە پەیوەندیەوی پڕ زێدە بوونە ئەو چ شتێن بچووگەنی ئەس دەخوازم بێژم ژوەرە ئەزوان شتان لەسەر ژیاناوان دەزانم لێ نەها ئەز لەسەر فکرێنوان داخۆ و فکرێنوان و باندۆرا فکرێوان لەسەر ئەدەبیاتێ نەها چ شتێکی سەرەتا ئەس بێژم نە مارکس نە ئینگلسیشی ڕاستەخۆ ڕاستەڕاست لەسەر ئەدەبیاتی چ شتێک نابێژ ئەنی ئەو نابێژن ئەدەبیات گەرەک وسا بێ وسا نەبێ کارێوان نە ئەدەبیات لێ دوو چشت پڕ گرنگن یەک ئەوە کو ینی کەسێک کو لەسەر مارکس و ئینگلس و مارکسیسمێ دەخەبەتن بۆ تۆریا ئەدەبی ئەوە چما ئەم منسەن لەسەر فرانکۆی ناخەبەتی لەسەر نازیزم لەسەر هیتلێرە ناخەبەتی لەسەر پەیوەندی هیتلێرە بە ئەدەبیاتی دوو چشت گرنگن یەک لە کارێن فەلسەفی و جواکی و سیاسیە هەردوو ینی کارل مارکس و فرێدریک ئێنگلس تا ناڕاستەرخۆ ینی چشتن بەکنایە چشتن ئایرۆنی چشتن مێتافۆر خوازەیی لەسەر ئەدەبیاتی هەنە مەسەلەن ئێنگلس دەبێژێ هەگەر کەسێک و بە ئەدەبیاتی ڕامەژوولە پەیاما خۆ نەڕاستە ڕاست بشینن بەڵکی ناڕاست بشینن ئەو سەرکەتی تر دەبێت ینی پشترا ئەس ئیرۆ قاڵا بێرتولێت برشتیشی مینا مارکسیستێکی دەکەم تۆریزانێکی مارکسیستی ئەوجی بڕاستی وسا دەبێژێ ینی پشتی ساڵان پشتی 60 نزیکی 80 ساڵ پشتی فرێدریک ئێنگلسی وسا دەبێژێ گەرەک پەیاما هونەر دەزانن ئەو لەسەر شانۆیە پڕخبەتیە برشت نەڕاست ڕاست ینی ئەم نەگەرەک بێژین بێژین
گوڵا سۆر جوانە ئاژی ژیان پڕخۆشە ژیان خۆشکە ئەو تشتی ڕاست دەبێژین ینی ئەو مینا دروشمە شعارە سلۆگن لێ ئەو ناڕاست ڕاست بێژین ینی بێژین کو گاوە ئەز پەرێشان دەبم چ شتێک مینا چرایەک دەمندا هەڵدەبێ و هێوی دەدا من ینی تشنووسا ناڕاست ڕاست ئەو مرۆڤان دەفکرن و چاوە لە ئەدەبیاتدا ینی تۆریسێنێن دینێ ئەدەبیات دەبێژن ئەگەر ئەم بێژین ڕاستی پڕ باشە مرۆڤ گەرەک هەردەم ڕاست بێژە ئەو مینا قەشەیان مینا مەلایان تشتی وسا دەبێژن ئەدیب تشتی وسا نابێژ ینی ئەو دەبێت چیرۆکێک بنویسینە شعرێک بنویسینە و پشتێ ڕە پەیامێکی وسا بدە و ئینگەلسی ژی وسا گوتیە و چ شتێکی دن ئەوە کو مارکس گاوە دەخەبەتی و گاوە بەدەخۆن ji kesên ku edîb bûn meselan li Balzac hez dikir ji Honoré de Balzac nivîskarê bi navdengê Fransî li romanên wî hez dikir û ji Charles Dickens hez dikir ینی ئەو çawa ji Adam Smith û David Ricardo ku aborî nas bûn hez dikir ji edîban jî hez dikir û digot ez ji wan hîn dibim û çi ştekî dinî balkêşî ew e ئەو کەسێن ku nivîsên Marx û Engelsê dixwînin bi taybetî nivîsên Marxê dibînin ew mîna berê bi çi ştên ینی wişk nanivîsîne mîna edîban de nivîsîne hûn dizanin peyva an ji risteya yekema manîfesta komûnîst ew e li Ewropayê şebehek şebeh nizan bi kirmancî dibêje çi dibêjin şebeh yenî ew şewa çi ştekî nexweş dê diçe ew şebeha komûnîzmê ye çîkî mirov li wî ditirse yenî ew dibêje xeyalet Kurî dibêje xeyalet İngilîzî fantom yenî dizanin ew kes wisa naxewe yenî kesekî fîlsûf ew wisa diaxive û dizanin li Kapital da ku kitêbeke li ser ینی نویسên wî here mezin e li ser aborî ew çi ştên mîna edîban de axive mesela carek dixwaze bêje aborî bi derdorê xwe ra pêwendiyê wan pir çê dibe qala kesekî dika diçe bo Astralyayê li Ingilîsê û merên xwe jî diba pezên xwe diba dibêje ew çi li Ingilîsê ew xas birov hene ez diçim Astralyayê kes li wê tune ye û merê min her derî her çeşt amade ye û ez pir zengîn dibim lê piştre dibêje Mr. Peel Agaya Peel her çeşt çêkiribû lê bi xwe re helûmerc nebiribû ew helûmerc ew kontekst pir giring e li aborî jî re li edebiyatî jî re an jî li piraniyên karevî li hejdehê biromêr a Loî Bonapartê jî yenî çi ştên wisa gawa mirov dixwîne mirov pir hez dika gaw mîna edîbekî dinivîsîne û Engelsê jî bi rastî wisa ye ینی ئەو خۆشک نویساندن نیشان دەدا خۆیا دەکا ku ئەو دوو مرۆڤ ئەو دوو جامێر li kartêkerî û li bandora nivîskin edebî fam dikirin lewma jî kesên ki ji wan hez dikin yenî xwendinên wan dixwînin dizanin ew tradisyon li Marksîstan re piştî jî da dimîne yenî Trotskî jî meselan dîroka Rûsya nivîsandiye gawa mirov dîroka Rûsyaya Trotskî dixwîne mîna kitêbekî yenî romanek dixwîne ew qawasêmî peyv yenî riste mîna edîban hatine nivîsandin lewma ew dû kargerî ew dû taybetmendiya Marx û Engels yenî hem ji edebiyat hez kirin û hem li bin bandora edebiyatê nivîsandin wisa li engirên wan dika ku gerek çi ştek hebe li bawan û piştî re din teoriyên serekeyê Engels û Marx ku li manîfest û li berhemên dinê wan de hatine nîşandan li van teoriyan kelk birdigirin îstîfade dikin ku çawa em li edebiyatê fam bikin edebiyat çawa dête berhem û çawa dixwindire û em gawa berhemekî edebî xiyalî dixwînin çawa pêwendiya vê berhemê vê fîkşinê bi fektê re ditwanîn li hev girê bidin çikî bi bawerê wan na ez dêm ser vî jî li ser
تشتن كو ام جيفيرا دي بيجين تشان جيفيرا دي بيجين هنر و يعني او جوان را دي بيجي سوبر ستراكشر سرخان بسوراني دي بيجين سيرفا ويعني ديب ستراكشر يا بيس ستراكشر وسيرفيس از في تشتان نها يعني شي نشان بدن لبريفي دو تشتي دنجي بيجم نها لباما يعني نظام تشنفر لما قوتاري ده كان از دخازم راستي برسبكا قالوا كست زانيه تيز دكتورايا كارل ماركس ريسيرشي هاتي نويساندن يعني او يعني از قاوه لسر ماركسيزم درست دم هر قاوه بپرسه كم وبراسي برانيه خوندكار وكسن از جوان را داخلم او برسي نظام برسي بي نظام يعني كسه او نلويا از ناخذم يعني سبيه واصله وبزم خوند زانن اجي نظام از ناخذم بيجم ميجي ديرو وكسايتي كما ناستكين نا اوقاس صدق حسانه لان نهاد كارين بيجن تزا دكتوراوي مثلا ونمونه لسر ابوريه لسر كريكاران لسر خباطه لسر شورشه لان نو صار او لسر ديموكريت و لسر يعني فلسفه كونا يوناني نويسانديه ولسر كنينجي كنين يعني خوشبون كيف خوشي نويسانديه پەیوەندیە کەیفخۆشی بە دموکریت پڕ تشتێکی باڵکێشە یعنی ئەوژی نیشان دەدا مارکس یعنی مینا فیلسۆفێکی فلسفە خوێندیە یعنی شتان باش فام دەکا باش دەزانێ و تێزی دکتۆرای خۆ لەسەر تشتێکی ساژی دەمەستێ تشتێکی بێژم جارێ بەرەژی گوت هەر تشتێکی کو هاتبێتە وەرگەڕاندن ئەوژی بە کوردی هەیە یعنی تێزا دکتۆرایە کارل مارکسی بە کوردی سۆرانی هەیە و ئەس هێوی دەکەم مینا هەر جارێ بە کرمانجیشی جارێک بێ چونکە ئەو پڕ باڵکێشە یعنی کەماسیەکی بزوتنەوەیان کوردی بزاوێن کوردی لە سەد ساڵە بۆریدا پڕ لەژێر باندۆرە مارکسیدا بوونە مارکسیستی لێ بەرهەمێن مارکسیستی لە کوردی کەم هاتنە نویساندن بەرگەڕاندن نەها لە باشووری کوردستانê هەندێک هەوڵ هەن بەرگێکی کاپیتاڵی هاتیە وەرگرتن هاتیە چاپکردنیژی و چەند کتێبێ دنیویژی لێ لە قاس ئەو قاس کۆمونیستên me مارکسیست لە باشوور هەبوونە و لە ئێرانێژی بڕاستی کوردên مارکسیزم هاژی پڕن حزبên کۆمونیست لە عێراقê لە ئێرانê لە سووریە لە تورکیە هەردەم کورد پڕ ناواندا هەبوونە لێ بەرهەمێن مارکسیستی ئەنجیکارên مارکس کوردی پڕکەمن بە سۆرانی هەن مثلەن چ دەبێژن مانیفێستا کۆمونیست چەند کەسێن جۆراجۆر ئەو کردنە کوردی بە ساڵان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانê هەم لە باشوور و دەزانن ئەو کەمە نزیکی 100 لە ڕووپەڵە لێ کاپیتال مەسەن ئەو سێ بەرگێوی بەرگێکی وی هاتیە و چەند کتێبێ دنیێویژی و نەهاژی چەند خورد هەن لە باشوور چەند دیوان لە ئەڵمانێ دەژین دیسان محاولە دەکەن بەرهەمێن مارکسی دەکەنە کوردی و هەواڵتیە پڕ خورد ناوبەرە مارکس و ئێنگلز وسا بوو کو من گوت 1848 و لەبیر نەکەن 1848 ساڵێکی پڕ ینی دیرۆکێکی پڕ باڵکێشە ئەو شۆڕشە پیشەسازی ئەنژی ئینداستریۆن لە بریتانیا لە ئەوروپای هاتی چێکردن بێ ساڵێ ینی وێگاوێ کرێکاران چینا کرێکاران پڕ باڵکێش بوون لە هەر درێ قاڵەوان دەکردن بۆچوونێوان هەبوون خەڵکێن دێن لیبرالانژی قسەی خۆ دەکردن و ئەو نە بە تەسادوفە ئەو کتێب لێوێ ساڵ نویساندن ساڵێکی پڕ گرنگە لە ئاستی چ دەبێژن گەشە و گۆڕانکاریên کۆمەڵاتی لە کۆمەلگەهێن ئەوروپی لە بریتانیا تشتێکی دنیژی بەرێ ئەس بچمەن ناو وردەکاریên تۆریە مارکسیستی ئەوە کو مارکس و ئێنگلز ینی بڕاستی ئەو چ دەبێژن پڕ گەشبین بوون پڕ ئۆپتیمیست بوون ینی ئەو وسا دەفکرین نەدەگوتن
10 سال 20 سال 30 سال دن لهلبستن وان لبشتاريا چالاكين وان لأوروبايا بتايبتي لباريس دزانن أو بشتار 1807 كومونا باريس بون سربي برخبتين توريدان و كابيتاليزم مصادبه او بچکی مینا هر يعني زانستن 100 سالا 19 اخيرا 100 سالا 19 بوزيتيفيست بون يعني دقوتن هر تشت بزانست بتايبتي زانستن كومالاتي دكريم امرو بيجت شوانيا انجلس لكتابي كي خدا بيجي ام دكارين روج و دیروک و سال و مهن رودانا شورشن کریکاری دست نشان بکن بیجن وی سال دبی 20 سال 30 سال 40 سال دبی لی مخابن تشت مساوان دقوتن نبو ونزانن لأوروبا او ولاتين كابيتاليستي كوان لسبي برخبتي بون لإنجلستان لإنجلترا لألمانيا لفرنسا نشورش كريكاري چه نبو او كبو كومون 1807 پشتی دو مهان نما و 100 سال بیستان 1917 لجي كي شورشا كريكاري هات چكرن هات سركتن كو او قد بخيالة ماركسي دانا دهات براست چونك او نولاتي كي پر خورتي كابيتالستي ولاتي كي يعني بيشترى لينينجي كو يعني لسر لجر باندورة ماركسيست بو وماركسيست اندنينجي روسيا كو قرج ماركس حزدا كردن هم بولشويكان هم جي مونشويكان او دفاع او كو دفاستن شورش بي او كو دفاستن شورشي شنبا او كو لقال شورش اكتوبر يبون او كو شورش فبراير 1907 يبون مينا مونشويكان مينا بلخانوف او حمو دقوتن او ولات يعني روسيا نولاتي هي بركشكتي كابيتالستية يعني لنين بخود قلت او بازنيا حرة لاواز و بباندورا كابيتالستية او دزانن او بشكي يعني مثل تورين ماركس خبتي قال امبرياليزم تشي مساكر او يعني دكري جارك مرو لسر لينينيزم وليتراتوري جبرنستي خبر بدا و ليرو از بيراناغم او بردريجا او تشت كوبو لا يعني او خوش تشبيني كزوچه دبي بچي بي براستي ماركسيستن 100 سالا بيستا او كسي كشوبن ماركسيست بتايبتي لألمانيا فرانكفورتيان بيشترى سردمي در دورا شر دوهم چون امریکایه و تورین تازه دانن ایرو بچیکی وان از باز دکم او گوتن او گشبینی او خوشبینی مارکسه کو او بحشت چیده به کریکار سوسیالیزم اشتراک کمونیزم زو چیده به هوکارن کو او سرنکت یک جوان آریشن تئوریا خود مارکسه يعني تورين ماركس تا آريشيك بروبليم هنا وبراسي وان سر بي خبتين او خباتين كوان لسر او بشكرن پر بايشو بكار ديفيجن توريا ادبيه چونكي اوان وان لسر كولتوره پر خبتين ودزانين او باندورك كولتور لسر جباكي هيا لروانجين ماركس وانجلسي دا او قاس نبو يعني وان باوري وان نبو كولتور رنجا تشيتشي لي او دغوتن كولتور برهما نا ديفيجن شو ديفيجن بريوي ارمان جوان چبو ارمان جوان برهمين ادبيه باش نبو يعني او قد سكوسان نبو شعر باش نبو او ندخواستن شاعر بن يعني نویسکاری کی باش بن او دخواستن کمونیزم هاو وكهوي يعني او برابري equality لحر درجه و كومالجهي كودودا تشينين كومالايتي تنبا يعني او كريكار او نظام بيتي بورجوا او بورجوا تشكيسا تنبا يك كومالجا حمو مينا هاو يعني مينا هاو نينا رزاي و
قەڵەوی ئاژێ چشتی وسان نەک لە شێوە لێ ئیمکاناتێن وان پەیوەندیên وان بە بەرهەمهێنان بە چێکردن لە کۆمەڵگەیەدا و یعنی چاوە بێ مارکس هەردەم دەگوت لە کاپیتالیزمێدا چییە ئەو کەسێن و ملکداریە دەکەن خاوەنن لەسەر ئامرازن بەرهەمهێنانێ ئەو نەزۆرن کاپیتالیستن 1 2 3 4 5 ناژێ وسانە و ئەو کەسێن و دەخەبەتن کار دەکەن بەرهەم دێنن مەسەلەن کرێکار ئەو پڕن لێ ئەو بەرهەمێ خۆ بۆ خۆ ناخۆن ئەو بچێکی دەخۆن یعنی کاپیتالیستان بورژوازی بچێکی پارە دەداوان مینا بەرێ مینا کۆیلایەتی کو ئەو دیسان سبە هەیە بێن بکاربن بخەبێتن بەرهەم بێنن و بایخێک ئەو بەرهەم دێنن یعنی ئەو زەنگینیە کۆمەڵگە نابێهی ئەو کەسێک و بەرهەم دێنێ هی کرێکاران بۆ خۆ باوەڕەیەکی سەرەکە لە مارکسیزمێدا ئەوە کو دیرۆکێکە کو مرۆوان بۆ خۆ چێکردن یعنی لە ئەو سرودا ئەنتەرناسیۆنال هەم دەبینن نە لە ئاسمانێ نە لە سەربەیە ئاسمانێ لە میتافیزیکێ ئەو نە کەسێک هەیە کو لەمە مێزە دەکا و ژیانێمە بڕێوە دەبا و مرۆوان بۆ خۆیانن ئەو مێژی ئەو دیرۆک ئەو چشتێکی حتا نەها بوویە ئەو چشتێکە لەسەر مادێ لەسەر ماتریالیزمی هاتیە چێکردن لەومە ئەو ماتریالیزمە دیالکتیکە خۆ و گەڵاڵە دەکەن تۆریزە دەکەن لەسەر هەموو دیرۆکێ بکار دێنن و دیرۆکە مرۆڤاتیە لەسەر قۆناغن جێدا بەش دەکەن و ئەو قۆناغیش یعنی ئەو ئامرازێ بڵین بێژین شرۆڤە و ڕاوەکردنا کۆمەلگە هەیە بۆوان ماتریالیزمە دیرۆکیە یعنی ئەسلن ماتریالیستین مثلەن لە ئەو کۆمەلگە هێن سەرەتایی پرایمەری کۆمیونیزم مینا هەڵدووی پشترا کۆیلەداری پشتیڕا ئاغا و دەرەبەکی چ دەبێژن ئەس دەکارم بێژم ئەرباب و ڕعێت ئاغا بەگایەتی سیستمی دەرەبەگایەتی و پشتی ڕا کەپیتالیستی وان دەگوتن لە پشتی کەپیتالیستی ڕا ئەو دەبێتە سۆسیالیستی یعنی تێزێکی وان هەبوو تێز و ئانتیتێز و سەنتێز لە باوەڕیماندا لە کۆمەلگەدا تێز هەیە ئانتیتێز هەیە و پەیوەندی ناو و تێز و ئانتیتێزێ سنتێزێک چێ دەکا مەسەلەن لە کەپیتالیزمێدا بورژوازی هەیە پرۆلێتاریا هەیە کرێکار و سەرمایەدار ئەو هەورا شەڕ دەکەن شەڕێن وان ئاشکرا و نائاشکرا لەسەروی سوسیالیزم چێ دەبێت یعنی پرۆلێتاریا دێ دەسەڵات دەگرێ و گاوا دەسەڵات دەگرێ ئەو ئامرازن بەرهەمهێنانێک و نەها کەپیتالیزمێدا ئەو بورژوازی خاوەندارێتیوی دەکا ئەو دەبێتە ملکێ هەموو کۆمەلگە هەیە و سوسیالیزم هێدی ینی لە سوسیالیزمێدا ئەو باندۆرا چینایەتی دمینە لێ کار دەکرێ هێدی ئەو پەیوەندیên چینایەتی کلاس سوسایەتی نەمینە ئەو دەبێت کۆمونیزم مینا بەهەشتێکی مینا ئەو چشتێکی پلەیتۆ دەکوت بە دینەیەکی فازلە ئەو لە مێتافیزیکدا دەبێژن و نەها چما وسا دەبێت چونکە لە کەپیتالیزمێدا کرێکار و ئەو هەر چشت بەرهەم دێنن ئەو بە بەرهەمێن خۆ alienated دەبن alienation and reification دوو پەیون و دوو چەمکن دوو کۆنسپتن سەرەکەنە کو گاوە ینی ئەو هەر بۆ خۆ بەرهەم چێ دەکەن بەرهەم دێنن لێ بۆ خۆ لە بەرهەمی خۆ تێر نابن ئەو کارێک وان دەکەن بەرهەم بە ناگەڕێ پرۆلێتاریایە کرێکاران ئەو نامۆ دەبن ئەو حەز ناکەن alienated دەبن
و مینا هێزن وان ئەو هێزن ئاپرێنەر و هێزن داهێنەرێوان مینا کامۆدیتی دەبێت یعنی گاوە مرۆ کاپیتال دەخوێنە لە کاپیتالدا بڕاستی لە اقتصاد ئانجی ئابووریە سیاسیە مارکسیستیدا چاپترێک فەسلەیەک لەسەر کامۆدیتی لەسەر کاڵا لەسەر ئەو تشتێککە بەرهەمدێ داخبێت و ئەو چاوا دێتە بەرهەمهێنان و بايخ ئاژی ئەرزش ڤەلیویەوی چییە ڤەلیویە ینی ئەو تشتێکی بە کەڵک وەردەگرین استفادە دەکەین و ڤەلیوی ئەکسچێنج ڤەلیوژی ئەو دێتە فرۆتن ینی نها ئەم مەسەلەن عەرەبانەیەکی چێ دەکەین ئەو عەرەبانە ئەم داژۆی پڕخۆشە ئەو ئیستفادەیەوێ لێ گاوە هەگەر عەرەبانەیەکی من هەبە ئەز تەنێ نابێژم ئەز ئاژۆتنێوی حەز دەکەم ئەس دەبێژم عەرەبانەیە من $100,000 ئەس دەکارم سبهەیوی بفرۆشم لێ ئەوژی بخۆی پرۆبلێمەکە ئیرۆ دەکارم بە $100,000 بفرۆشم لێ سبهێ ئەو ڤەلیو ئەکسچێنج ڤەلیوی کەم دێت ساڵێکی دەبێتە هەشتێ لەوما ئەو کەسێن و عەرەبانەیەوان هەیە زارۆکێوان دەخوازن لە بابێ خۆیان دایە خۆ چ دەبێژن عەرەبانەیە قەرز بگرن ئەو بابودای قەت حەز ناکەن دەبێژن ئەو ینی exchange value کەم دەبێت نزم دەبێت چونکە ئەو دەچن پڕدا ئاژۆن یعنی ئەگەر 100 کیلومتر بە ئاژۆی یا 1000 کیلومتر تو دەکاری ئەو عەرەبانە بە $90,000 بفرۆشی لێگە 2000 کیلومتر ئەو بە ئاژۆ ئەو دەبێتە $80,000 لەوما ناوبەرە یعنی ئەو بەحسێکی پڕ ئابووریە value of exchange and value of use چاوایە ئەو بردەکاری ینی پڕ بە کێرێمە نایە لەسەر ئەدەبیاتێ لێز دەخوازم بێژم ئەو چشت ئەو ڤەلیو ئەو کامۆدیتی ئەو بەرهەمهێنان ئەو چێکردن ئەو بە لە ئالیە مارکس و ئەنگلسێوە مینە ئەساس و ینی بیس بنەڕەتی کۆمەڵە و لەسەروی چ شتێن دی چێ دەبێت چاند چێ دەبێت دین ئاین چێ دەبێت ئەو سرفەیسە و ئەو چاند و چشتێوە بە هەسانی دەبێ بێتە گوهارتن لێ تو هەگەر بخوازی ئەو کۆمەڵگە ڕاستەڕاست بهێنی گوهارتن گەرەک بیساوی گەرەک بنچینەیەوی بێنێ گوهارتن لەوما تشتێکی هەرە باڵکێشی مارکسی هەگەر بچنە لۆندنێ لەسەر قەبراوی دوو چشتەنە دوو چشتاتێن نویساندن یەک کرێکارێن هەموو جیهانە یەک گرن چکە ئەو دەخواست هەموو کرێکار لە هەموو جیهانە یەک بگرن و بە هەوڕاشۆڕش بکەن لە تشتێکی دریژی هەیە و پڕ باڵکێشە ئەوژی ئەوە دەبێژێ هەتا نەها فیلسوفان چ دەکردن دەهاتن ڕاوە دەکردن شرۆڤە دەکردن لێ ئەس و ئەم مینا مارکس و هەواڵەویژی ئەس دەخوازم تەنێ شرۆڤە نەکەم ئەس دەخوازم بهێنمە گوهارتن ینی بگوهارێنم ئەو لەسەر قەبراویژی ناوە the aim is to change ینی ئەم دەخوازن بگوهارن ئەو گوهارتن بە باوەڕیەوی لە ئەنجامە شۆڕشێکی دەبێ کو ئەو بیس ستراکچر ئەو پەیوەندیەن خاوەندارەتی لەسەر ئامرازێن بەرهەمهێنانێ بێتە گوهارتن ینی چ شتێک کوونەها مەسەلەن لە کەپیتالیزمێدا بورژوازی خاوەنێوانە ئەو بێتە گوهاردن بێتە پرۆلتارێ بێتە خاوەنێوە ئەو گوهارتنێکی سەرەکەیە پشتەڕا ئەم دەبینن هێدی ئەو بچێکی من گوت خۆشببینیەک دەبێدا هەیە چونکی کولتور کاڵچەر چاند نەوسا هەسانە نەوسا ڕاستە ڕاست گرێداییە بیس ستراکچرە بەڵکو حسابی چ شتێکی دەبێت من گوت کامۆدیتی ینی کاڵا شت چ شتێک و دێنە بەرهەم لە چاپترا یەک کاپیتاڵی لەسەروی خەبات کریە لەسەر ئای خاوی یا کەلکێوی بۆ مەچیە و کەلکا ینی ئەو بە چەند دێتە فرۆتن چونکی گاوە ئەم چ شتێک نەها مەسەلەن ئەو قەڵەم ئەس ینی
بەرهەم هێنایە ئەس ینی ئەو قەڵەم کارێکی ji min radika dinivîsîne lê tiştekî wî jî ew qelam mesela qelam zêde ne qelam heye be dolarێkê qelam heye be $100 niha bi baweriya Marksîstan teoriya Marksîstî ew karê ku li ser vî hatiye kirin ta ku ew bête berhem çêkirin ew kar bayîxa vê qelemê di daxuya kirin ینی قەلەمێکی ku bi rojekî çêbe materyalê wî jî ne baş be be de pensa lê qelemekî ینی li fabrîkayekî hêja û li ser wî pir xebete bin ew baş binivîse û materyalê wî baş be û dizaynê wî û çî li ser wî kar pir hat bête kirin ew dête $100 $1000 zanin qelemên ecêb û xerêb ینی $1000 jî hene ew dikare zêr bê çi bê çi bê lê ma ew çeşt ینی نرخê wî nirxên hemû çeştan komodîtî çeştekê ku li Marksîzmê de pir li ser wî dête xebatkirin û ew hemû lêre min ینی nizanim hûn dibînin min bi dest nivîsan dê base structure ya mode of production şêwaz a berhemhênanê ew lejêr vê vê xetê sor e ew کۆمەلگەیە me diyarî dike niha superstructure ینی ayîn û siyaset û yasa qanûn çand her tiştê din ne yek roj li dîrokekî dûr û dirêj de ینی Marksî jî wisa nabêje îro kapitalizm dê û sibehê jî çanda wî diye na ew piştî ra li ser kultûrgava îro biçikî zêdetir de axivim ینی پێشینێ wî dîroka wî ینی ew ne li xwe radê li ser Demokrit mesela dixebite li ser Yunan li ser felsefeyên kew ew ینی bayîx a tiştên dîrokî dizane fikr û kultûr û nizanim dîrok û çand û anî dizane lê ینی ew tiştên ku diyarî dike ku çandê wilatekî çandê komelgehekî çawaye ew pêwendiyên berhemhênan a aboriya vê wilatê ye û li ser van tiştan li sed sala bîstan pir Marksîstan xebat kirin niha ew bi rastî pirin min îro mêze dikir ew ینی çendê wan hebûn niha min dibînim yek ji wan ku pir giring e ینی li sed sala bîstan ew jî min wî ji bîr kiriye li ser wî bi rastî min pir xebatîş kiriye xebetî me ew jî Lukács e George Lukács Georgi Lukács lê dizanin çukî zêde ne mirov dibe ینی piştî re li dersîvan û pirs dête kirin ez li ser Lukácsê jî biçekî biaxivim lê Brecht yan Bertolt Brecht kesekî pir balkêş e ew bi xwe dibêje Marksîst e bi salan li Emerîka jiya li menfa min heftê borî basa qala çi dikin çi dibêjin diaspora eksîle kir ew nîzekî 20 salan li Emerîka ma û piştî ra piştî şerê duhem vegeriya Almana şerqî Almana demokratîk û li wê xebetî û teoriyê wî pirin teoriyê wî li ser edebiyat li ser şano bi taybetî û bi xwe jî dinivîsan şeirê wî hene û şeirên wî pir metaforîk hene nivîsên wî hêja hene û ez bi xwe bi rastî gava pir genç bûm şeirên wî bi farsî dixwin û pir hez dikim şeirê wî şeirên Bertolt Brecht pir hesan in mirov pir hesan ji wan fehm dike lê pir li hemaka de balkêş û li şano jî de ینی şanoyê Brechtî heye ینی pir hesan ینی kemeker dixwazim bêjim ew digot ینی hûn dizanin li şanoyê li Yunanê qedîm ra heta Ewropa bi taybetî li Brîtanya zanin Shakespeare û Christopher Marlowe kî
باندوروان لسر شانو يعني لسر صالة حفدان را شانو حردم هبويا وبصالة نهاجي شانو شكسبير ديت النشاندان لبرشت تشتكي دي كدكا تشتكي كو بربال كيشا أوجي دزانن قاومرو توريا شانوية عن توريا أدبيات وأرستوج لبويتيكس دا قالا بيدكا كاتارسيس دخوينة كاتارسيس دزانن أو أرستو وبلاتوجي بتشكي لسر تراجيدي دخبتن أرستو دبيجي أم دچين لتراجيديان ميزة دكين چونكي كاتارسيس چه دبي يعني چي يعني أم باقش دبن أم دچين مثلا لسر مكبس درانين مكبس مروفيكي بتابتي جناوي ليدي مكبس پر خرابة يعني ve karan yani bandora ve teatre trajediye لسر ما چی دبه مثلا هاملت دیت کشتن هم پاکش دبن yani خو identified دکین لگل ve شانویه نه برشت بیجه او نکاره کی باشه ام bu yani katarsız yani o rasta le gerek bandora huneri o şanoye leser kesi ku jivi mezedeka o nebe ku o bu xo jibir bika yani katarsız sane be ku az xo jibir bika loma o le teatreda yani per gringina da ser decoration o sabe yani o kesi ku dakhabete le teatreda يعني اكتر لنسكي ودي دبيجه او كسين كو جيبي ميزه ده كان ده اخوي يعني ده بيت مروفيكي نورمال مثلا بين بريخو بدن هاملت يعني شاهزاده دانماركي مامي وی بابي وی كشتيه تشي قاو ام هاملت دبينين يعني ام هاملتي وزر انسان مستدكين ميزه ده كاين يعني ام دتشينا ناو هاملتي نهال برشتي ده حامله چه دکا از یعنی دکارنها پلانیک درجه میخو بزانم چوا بابی من هات کشتن دایکا من چوا بابی من را آلیکاری کرد لنشکه و دیده بیجه از جوراده بیجم او تشتن از دکم نها او فیکشنه او از جوا قالا بی جوراده کم از اکترکم از میناوما یعنی چه دخوازه برشت دخوازه کسی کو میزه دکا یعنی به هبونا خو فام که کو از لورم باندورا وی کار لستر من گرک یعنی من توشی شاشتی نکا از شاش نبود از نهاملتم از بخوام از هاشمم میزه دکم individualم و باندوراوی لسر من gerek او بکو از ری خو بگورم و او دکار بینم لجواتی خو لکوملگی خو او دکار بینم او تشتکی پر بالکیشه و یعنی پشتی را زیادتر رنگ گر وقت به خبر بدم لیرو پشتی برشتی بچکی قالا گرامشی دکم لوکاچ پر کم altı ser biçeki zede çünkü van cameran hamu marksistin le marksizm leser destevan per geçekir diye yani ne o marksizm superstructure base structure sahasan ne sahasan pevendi per ve sorayı de bejin ve piyeçu panabo piyeçal piyeçbo tabli habibu ya u brastici van hizmeti ki mazın kirin çünkü goten heger او تشتكي ماركس او بتشكي ميكانيكي بتشكي نقدر زياده تقول حق وصابي او عمري بي هاتيه يعني اخر لان هذا بينين او اكاديميسيين ماركسيست بتاعتي لانجلترا والامريكا يجي لهند يجي قربان دوريوان لسر جواكي هي لسر تيوري لسر ادبيات ومثلا انها تيري ايجلتون نها لانجلترا زنديه ريموند ويليامز مريا كان سال بره ل يعني كسك مينا ادوار سعيد اگر ريموند ويليامز نبا او قد ذكاري بو راستي اورينتاليزم بنويسين و بالتر بنيامين و دزانن او هاتكشتن تو ادرنو يعني و باندورا وان سر زمان ناسيشي مثلا من
رومان یاکوبسن نویسیە و مینا فۆرمالیستن ڕووس شکلۆفسکی و ئاخنباوم و کەسێن دێن بە تایبەتی ڕۆمان یاکوبسن لەسەر زمانشی لەسەر زمان ناسیژی هەر باندۆرەوان هەیە نەها برەخت ئەو چشتێکی من لەور نویسان نێژوی لەسەر ڕۆڵ و باندۆرە هونەرێ و زیێدەتر لەسەر دەبێژە ئارت هونەر کۆنست دەبێژێ نەک تەنیا لیترەچر ئەوەکو ئەم پڕ دەبیسن کو ئەدەبیات مینا نینەکێکێ ئاوێنە نینێک میرر کو ئەم ڕابردووی خۆ نەهای خۆ کۆمەلگای خۆ تێدا دەبینن لێو چ شتێکی پڕ باڵکێش دەبێژە ئەو نە نینەکە ئەو بینە چەکوچێکە چەکوچ ئەو چەکوچ یعنی چەکوچە ئارت چەکوچە ئەدەبیاتێ ئەم دەکارین فۆرم و شکلا جیواکی خۆ بەوی ڕاست بکەیت یعنی ئەو چ دەبێژێ ئەو یعنی دەبێژە ئەدەبیات ناو دەخوێنین شعرێکی ئەو چەند خۆشە چەند باڵکێشە پێی چ خۆش هاتن نەگوتن ئەو ڕاستە یعنی ئێستێتیکس جوانی بڕ باڵکێشە لە ئەدەبیاتدا پڕژی گرنگە لێ چشتێکی هەرە گرنگ ئەوە ئەو مینا چەکچێک ئەم کۆمەلگەهی خۆنجیواکی خۆ بێوی ئاپرێنن شکل دەدەن ئەو چشتێکی شۆڕشکێرە بەڕاست بە ساڵان من گوت لە منفایەژە لە ئەکسیلێ پشترە هاتە ئەڵمانیایە و لەسەر شانۆیەکی وی هەیە بە شانۆیە ئێپیک ناوبانگی وێ ناو ئێپیک ئێپۆز من دوو هەفتەی بەرێژی مقالە ئێپیک کرد ئێپیک لە چەمکن و لە کۆنسپتن برختێدا ناو ئێپیک و مەدەزانین نە ئەوە هۆمێرۆس نییە دەزانین یعنی مەبەستاوی زێدەتر باندۆرە یعنی باندۆرێکی زێدەیە و ئەو بەڕاستی بۆ خۆ دەخوازێ یعنی من گوت ئفکت و باندۆرە هونەر و ئەدەبیات و شانۆی لەسەر مرۆڤان نەتەنێ پاقشکردن بێ بەڵکو گوهارتن بێ یعنی چ شتێکی دێ بدا من ئالتەرناتیڤێکی بدا من یعنی ئەس چی بکەم میناکێک لە کۆمەلگەدا ئەو برەخت پشتی ڕاگەر کاتەبوو لەسەر یعنی چەند شانوێن ویژی مرۆڤ دەکارێ ناو بەرێ بەتایبەتی شانوویەکی پڕ بەناودەنگێ هەم دەزانن نویسکارێکی ڕووسی بەناودەنگ ماکسیم گۆرکی بوو کتێبێکی ویا پەر باڵکیش هەیە ناوی دایکە مادر و برەخت لەسەروی کتێبێ یعنی وێ کتێبێ کریە شانۆنامە ناویژی هەر دایک نە مینا ڕۆمانێکی مینا شانوویەکی ئانژێ مەسەلەن ژیان و بەرهەمە گالیلۆ گالیلێ کتێبێکی بێ ناوی گالیلۆ گالیلەیە ئەو ژیانە گالیلۆ گالیلێ کردیە شانۆیەکی پەر باڵکێشە یعنی چاوە گالیلۆ مەجبور دەکەن باوەڕێن خۆ باز بێنە زان گالیلۆ کەسە یەکەمەکو یەک کەسەن یەکەمەکو دەبێژێ ئەرد ئەو گلۆ ناس ئەو جورە ساف ڕاستە ڕاست مینا مەسەلەن مێزێکێ بەڵکو ئەو مینا تۆپێکێ یا مینا سێوێکێ ئەو دەزانن کەنیسە ژەوی ڕاچ دەبێژە و چاوە ئەو شکنجە دەکەن و چی و کارێک دەکەن و بێژە نانە ئەس شاشن درۆ بکە و پشت ڕادەزانم پشتی چەند سەد ساڵان کەنیسە لێبوردنی خۆشێکە لێلۆ خاست لێ ئەو ینی مرۆڤ دەکارێ بێژە خەباتێن کو لەسەر لە دنیای هاتنەکردن پشتی ڕاک و گالی لە ڕاست بوو و بەڕاستی ئەدەبیاتیژی باندۆرێکی مەزن هەیە بەتایبەتی لە گالیلۆدا مانیفستێن باوەڕیە مارکسیستی پڕ خۆشک دەردەکەوە ینی پڕ خێرا ئەس چ شتێک بێژم لە گالیلۆدا گاوە گالیلۆ دێ دەبێژێ ئەس ببورن ئەس لە دادگەهێ دەبێژێ ئەس شاش بوو نەوسایە هەرت بە دەورێ ڕۆژێدا نایە گەهاتن نایە چەرقان گۆڕین چی ناگەڕە ئەو خوێندکارێن وی قوتابیێن وی هەر خەمگین بوو ئەو چییە؟ حەیف مخابن ئەلاس توێ کانتری ینی مخابن بۆ وڵاتێکی کو پاڵەوانێوی تونەیە
قهرمانێ تونەیە و گالی لێژی جوان مێزە کرد مخابن بۆ جواتێکی و حەفجێداریەوی بە قهرمانێکی هەیە ئەو بە چ مانایە بەمانایە ئەوەکو ینی قهرمانان کەسێک بەتەنێ نکارە جواتێکی ڕزگار بکە و هەرتن چێ بکە گەرەک مرۆڤێن وێ کۆمەڵگە هێوێ جوواکە بە هەورە ئەنی ئاستێ زانین و تێگەهێنوان تێگەهیشتنێوان زێدە بێت و دەبینن ینی لە کارێکی دیرۆکی لەسەر گالیلۆ ئەو مانیفێستا هێزریە خۆ ناڕاست ڕاست دەبێژە برخت دەبێژە ئەوژی بچێک ینی بەشێک ئەوژی تایبەتمەندیەکە ژە ئەدەبیات و تۆری ئەدەبیە برختێ و مارکسیستی نەها ئالتوسێر کەسێکی دنە ئالتوسێر لە فڕانسا ینی ئەم دەکارین بێژین مامۆستایە هەموو کەسێک مینە میشل فوکۆ و ژاک دەریداوان هەموو ئەو برۆوە و ئەوژی مینە ژاک دەریدا فرانسیەکە کو نە لە فرانسای هاتیە دنێ بەڵکو لە ئەلجزایر دەزان ژاک دەریدا جێ وسایە ینی وێگاوێ ئەلجزایر دەزانم بەشێک کۆلۆنیە فرانسەیە و لە فرانسا لە ئەلجزایر منە کۆلۆنیەکی فرانسایەتی دنیا و پڕ لەژێر باندۆرە مارکسیزمێدایە و لەژێر باندۆرە ماو تسە توانگێژیدایە و ژیاناویە تاکە کەسیشی بەخابن دەرفەتونێ ئەس بچمە بردەکاریان ژیانەوی لێ ژیانێکی وی پڕ تراژیکێ ئەو ژنا خۆ دەسوی دەشوت دێتە شوێتاندن بە دەستێوی ژناوی و بخۆشی دین دەبێ لەو چ شتێکی دنە ئاخری عمرێوی لێ باندۆراوی لەسەر خوێندکارێن وی من گوتنە میشل فوکۆ و تۆریەن جواکی دیسکۆرس ئانژی پۆستراکچرالیزم دیکانستراکشنە دریدایی ڕاستی باندۆرە ئالتوسێر ئەو قاس مەزنە کو گەرەک مرۆڤ بزانە ئالتوسێر تۆریە ئالتوسێر بۆ خۆ چ بووە و ئەز ڕانگەیەکی دنیژی لە ئالتوسێر مێزە دەکەم ئەوژی ئەوە ئالتوسێر لەسەر کاڵچەر لەسەر چاند پڕخەبەتیە ئالتوسێر دەبێژە ئەو تشتێک و مارکس دەکوت ئەو بیس ستراکچەر شێوازن بەرهەمهێنان چێکردن کاڵا و نظامچی و پشترا چاند مینە ئەنجامێ بێ ستراکچرن سەرەکەیە ئەو چ شتێکی پڕ نەیڤە چ شتێکی پڕ سادە نەوسایە ینی ئەو دەبە سترۆکتورە سەرەکە بەرهەمهێنان ئابووری باندۆراوی لەسەر چاند هەبە لێ چاندیژی باندۆرا خۆ لەسەر سترۆکتورە بەرهەمهێنان هەیە ینی ئەو هەودوو بەرهەو بدێنن ینی لەسەر هەودوو باندۆرن ڕاستەڕاستەوان هەیە و جارانیژە ینی لە ژیانە کەسێکیدا و لە ژیانە جواکێکیشیدا هەر فاکتۆر هەنە ینی multi factors which determine the destiny of a society ینی نەها ئەز مینا مرۆڤێکی ئابووری کۆمەڵگە چاند ماڵبات خوێندنگە هەرچی لەسەر من باندۆراوی ئەو قاس هەبووە و ئەس چێ بوومە دەردۆر و هوندرام نیژی جواتیژی وسایە ینی ئالتوسێر وسا نێزە دەکە لێ ئەو دەبێژێ چاند ئەو قاس گرنگە چاند ئەو قاس گرنگە گاوە حکوومەتە دەوڵەتە هەموو دەوڵەت دەسەڵات دەخوازێ کۆمەلگەهێکی ینی بەڕێوە بەرێ مەسەن دەوڵەت دوو ئۆرگانێن وی هەنە دوو ئامرازێن وی هەنە یەک ئەو تشتێن و ئەو ژەوان ڕادەبێژە ئەپەراتێن ینی ڕێپرسی مەسەلەن پۆلیس هێزن سەربازی لەشکەر زیندان ئەو ینی هێزن سەرەکەیەن دەوڵەتێکن کو دەزان مەسەن بۆ کوردانم باشوان دەناسین ساڵی هەشتە مێزەکەن بەری خۆ بدەنە ساڵی هەشتێ چ خۆنتا کودەتای سێهەم لە تورکیا کێنان ئێڤێرن و ئەو قاس مرۆڤن مە لە زیندانە دیاربەکر هاتنەگرتن و لە ئەدەبیاتێدا باندۆرەوان پڕن لە ڕۆماناندا ئەم دەخوێنن بیرانین کە هاتن چێبوون هاتن نویساندن و پڕ مرۆڤێمە
ئەوکی مرن هاتنە کوشتن و بەڕاستی لەوێ شۆڕشی چێبوو ناو پشتی هاتنە دەربە لە دیاسپۆرایە نویساندن ئەو ئامرازە ڕپرسیو داپلۆسیم بە سۆرانی دەبێژن سەرکوتکار ئا دەوڵەتێنە لێ چ شتێکی دینی ژیوان هەیە ئی دەوڵەتان ئەو ژی چ شتێکێک و ئالتوسەر ژی وێرا دەبێژە ئایدۆلۆژیا چ شتێکی هەرێنی ئەو قاس ئەم دەژێویرا دەبێژین چاند و ئەدەبیات و چی هەر چ شتێک و مەبەرێ دەگوت سرفێ ستراکچر و بە ئیدۆلۆژی ناوێوان دەبا و ئەپەراتوس و ئەپەراتێکی مەزن ئا دەوڵەتان بۆ پێشبرنا حکوومەت و دەوڵەت و دەسەڵاتە خۆ ئایدۆلۆژیە یعنی مەسەلەن کەمالیزم جێشاوی ئەرتەشاوی سەربازێوی زندانەوی هەر چ شتێکی هەبووە لێ ناسیۆنالیزما ترکیژی مینە ئایدۆلۆژیەک لە دەستا کەمالیزمیدا و نەها تێکەڵکێشیە ناسیۆنالیزما ترکی لەگەڵ ئیسلامیزما ئاکێپێیی بوو بە ئیدۆلۆژیەکی دن کو لە تورکیا و مخابل لە کوردستانێژی جیواک بەڕێوە دەبێت یعنی هون بەری خۆ بدەنێ مثلەن چەند میلیۆن کوردێن مە دەنگی خۆ دەدەنە ئاک پارتیە و بەرێ نزانم لە دموکراتاندا مثالێن 1950 را ئەو ئایدۆلۆژیە ترکانە کو ئالتوسەر دەبێژە و پشتڕاز مارکسیستن دیژی کو قاڵەوان دەکەن بە تایبەتی گرامشی ئەو نی پۆلیسێکی ناهێنا بێژە نەها تۆ کوردی لە دیاربەکرێ گەرەک دەنگ بدەی بە دموکرات پارتیسێ یا هەڵک پارتیسێ جەهەپە جمهوریەت هەڵک پارتیسێ نا بەڵکو ئیدۆلۆژیە خۆ وسالە کۆمەلگە لە جیواتدا دێنێ بەربڵاوکردن کو بە ئینگلیزی دەبێژن کۆنسەنت یعنی مرۆڤ بە ڕزایەتێ خۆ بە دڵێ خۆ بە ویستێ خۆ دەنگ دەدا یعنی باوەڕی دێنێ نەها ئەو ژی بڕێکی تەولی هەوە ئاغایەن دەرەبەگەن کورد بە دموکراتان ڕا دموکراتن پارتیا دموکرات پەنجەهان لە 1950 پشتی را جارە یەکەم ماڵتی پارتی دوو پارتی هاتنە چێکردن ینی نەتەنێ جەهەپە جمهوریەت هەڵک پارتیسی ئەتاتورکی بەڵکو پارتێندیجی نەهاژی کو دەزانن چەندین پارتیانە و هاتن و چوونە ئەو دەرەبەگێن کورد بە ئۆلیگارشی ئانژی بە دەسەڵاتدارن تورکان ڕا هەوڕاپێک هاتن و دەنگدان و ڕێتی خۆ دەگوتن کورد هون دەنگ بدەن نوێ پارتیە دموکرات و نزانم جارێک دموکرات جارێک جەهەپە و پشتی ڕا نزانم حیزبێن جیاواز و نەهاژی بە جارێک سەعادەت و جارێک جەهەپە و جارێک نزانم چی ئاکەپە و فەزیلەت و چی ئەو بە دڵی خۆ دەکەن بێکارە منفعەتێوان هەیە ئاغا لێ بە تفەنگ ناچن ئەپاراتوسێت ڕپرسیڤ نیە تەنێ ئایدۆلۆژیش ئەو پڕ گرنگە و گاوە ئەم پشتێرا کارانینا وان چ شتان لە ئەدەبیاتا دەبینین پڕ ئالیکاریە مەدەبن کو بەرهەمێکی ئەدەبی چاوا دێتە نویساندن و چاوا دێتە خوێندن یعنی ئێمە مەسەلەن ڕۆمانێکی دەخوێنین 10,000 کوردێن مە لە باژێرێکی دەچن دەنگ دەدەنە حیزبێکی تورکی کو لە هەمبەر باوەڕێن کوردێتینە میگا ئەم فام دەکەن ئایدۆلۆژی ڕۆڵا ئایدۆلۆژی لەوێ چ وایە نەتەنێ ترسە نەتەنێ سەرکوتکردن و داپلۆسین و ئەو چشتە بەڵکو ئیدەیەن ئەو باوەڕێن کو لە کۆمەلگەدا چێ دەبێت دەچێتە مێژیە مرۆڤان ئەو ینی لەژێر باندۆرا ئایدۆلۆژیەن کو لەوێ کۆمەلگە هەبێتە چێکردن لەسەر بێ مژارە کەسێکی دنجی ینی نها ئەو ئالتۆسێر گوت ئوروپیە لە فرانسا لە ئیتالیایە لە باشوورە ئیتالیایە کەسێکی سەد ساڵی 19 1992 لەدایک دەبێ و مخابنەوە پڕ کەم دەژی ینی ئەگەر لێرە مێزە بکەن بخۆ نابینن دارم 37
هفتن بل 37 لزندان فاشيستان دمرة لإيطاليا لزندان يعني أوجي باوكشة جريك برو لسرجانا في براستي بزانا أوجي تشيا قاوة ديتقرتن دۆزگەرە چی دەبێژن ئیتالی دەبێژە مێژەیەوی مرۆڤی پڕ باش دەخەبێت ئەو ینی یەک لەژێ دامەزرێنەرێن حیزبا کۆمونیستا ئیتالیایە و پڕ ئەکتیڤە پڕ چالاکە پڕ خورتە دەبێژێ نەهامە ئەو گر گەرەک کارێک بکەین 20 ساڵی مێژەیەوی جامێری نەخەبێت و بڕاستیشی وسا کردن ئەو خستنە زیندان و برێ 20 ساڵیژی بێتە قەداندن ئەو مرد پڕ نەخۆش کرد پڕ لاواز و لە شێوی یەنی ئەو قاس شکەنجە و قاس ساڵان لە زیندانما لێ باندۆراوی لە زیندانیژی بە دەربەر هەبوو و ئەدەبیات نەهاک پڕ گرنگە دەزانن ئەو پێی بە سابئالتەرن تۆریەکی مەزنە سابئالتەرن ستەدیز ڕاستی جاری یەکەم ئەو بەکارهێنایە لە زیندانێ و ئەو ژە حیزب مەسەن نامە دەنشان دەربە حیزب نەدەگوت حیزبی کۆمۆنیست چونکە نامە دەخواندن هاتە کۆنترۆلکردن بە زمانی ڕەمز داخوی ژە دەگوت میرۆنێ میر دەزانن میر لە ئیتالیایە کتێبێ میر پڕ دیرۆکێوی هەیە و ئەوژی یعنی جۆرێک لە ئەدەبیات جۆرێک لە مێتافۆر جۆرێک لە سیمبۆلیزمە لە زیندان ئەو نزیکی 3000 ڕووپەڵ نویسان و پشترا ئەو هاتنە چاپکردن و ناوێوانژی لە ئەدەبیاتدا وەکو مینا ژانرێکێ ینی پریزن نۆت هەر ناوێوان پریزن نۆتسە لێ دەزانن مثلەن ڕێزدار ئۆجەلانیش نویسەنویە زیندانێ کتێبێکی وی لە پۆلوس لە لۆندن هاتێ چاپکردن نێویوی ناوی کتێبی ئەوە پریزن نۆتس ئەوژی بەڕاستی جۆرەیەک لە نویساندنێ ینی تۆ لە زیندانێ دەنویسینی و 3000 ڕووپەڵ و پرانیێوان مینا تیترن مینا نۆتسن ینی نە شرۆڤەنە چونکی ئەو هێویەوی هەبوو ڕۆژێک لە هوندر دێت دەر لە زیندانێ وان زیادەتر دەنویسینێ لەوما ئەو نویسێن زیندان و یادداشتێن زیندان 3000 ڕووپەلیە گرامشی لە ئالێن کەسێن کو ژبان حەز دەکەن وان دەخوێنن هەر هاتیە شرۆڤەکردن شرۆڤەیان جدا و لەوان شرۆڤەیان ینی پڕ تئۆری هاتنە چێکردن یەک ژوان تئۆریا هێژمۆنیە تئۆریەکی پڕ گرنگە ینی کاڵچەر پڕ گرنگە و هێژمۆنیش هێگێمۆنی یا هێژمۆنی چییە؟ هێژمۆنی ئەوە گرامشی پشتی لێکۆڵین و بەشداریە چالاکە وی و هەواڵن وی لە خەبات و شۆڕشەدا دێتە سەر بێ باوەڕی کو کەسێن کو لە دژێ پارتیا کۆمونیستن و بە دژبەرێن کۆمونیستان را دەدەن و دەستێنن و کرێکاریژن و مرۆڤێن جواتێنە باندۆرێک لە سەروان چێ بووە چاوە ئالتوسێر دەبێژە ئیدۆلۆژی بە باندۆر چێکریە گرامشی دەبێژێ هێژمۆنیە کولتوریە چینێن دەسەڵاتدار بێکارێکریە ینی چاوە دەبێژە ینی ئەو کارێک دەکەن کرێکار کەتکار ji burjwazî ra bawer dênin ji çandê wan ra ji edebiyatên wan ra ji bawerî û îdeolojî wan ra diçin dengê didin û bi dilê xwe jî deng didin neha ew dibêje em gerek baweriyê xwe û baweriyê şoreşgeriyê xwe wisa bikeyn li komelgehê de li civatê de ne be zor belkî be wîst û xwastên mirovan bibête bawereyekî hegemon yanî mirovên piraniyên mirovê komelgehê civat vê baweriyan qebûl bikin bema karê me hesan dibe yanî heger ema hizb partiyekî komûnîstê me hebe
بيجن مثلا مليونك اندامي بي هدي لجواك 100 مليون تو قد نكاري يعني تشدك شورش دكي مينا مثلا شورش اكتوبر ومديت تشدبه يا مينا قال براني شورشا زور بزور بتشيك بأسلحة دين ولاد دقورن سيستم دقورن لقاوة كولتورة بيقوهرانتني نبي وكولتورة بيقوهرانتني نبيت ميجي وباورية جواتي تو نكاري يعني باورين خبري بيش لما هجمونية كولتوري وچاندية باورية شورشكيري باورية گرامشی چیشتێکی پر سەرەکەیە یعنی جواکە مەدەنی سیڤیل سۆسایەتی گەرەک بێکارێ بکە شۆڕشە جواکی لە جواکێدا بەبێ کو جواک ئەو کولتور بکا بە باوەڕیە خۆ و پرانیە جواکێ وا قبول بکەن ئەو قەت نایە چێکردن هەگەر بێتە چێکردنیژی یعنی نەبخواست ویستن وانە بە زۆر بە زۆریژی دەزانن هەردەم ئفێکتێنوی پڕ باش نابێ ئەس باوەڕم قەت باش نابێ کەسێکی دنیژی ئینگلیزی ریچارد هۆگرت باندۆرێکی وی زێدە هەیە لەسەر بەتایبەتی يعني او دزان 2014 او عمري او قازبو مس ميديا ناس بك سوات يعني سوشيال ميديا ناس بك وبباوري بي كوميونيكيشن او بيوندي پرچشتێکی باڵکێشە نابەرێ قاوە چاند دەبێژین چاندا خوێندن کتێب نەزانم فیکشن رادیۆ تەلەڤیزیۆن تایبەتی ئاڵتوسێر لەسەر تەلەڤیزیۆنێ پڕ باڵکێشێکی هەیە و ئەم دەزانین یعنی لە کوردستانێ مەسەن لە باکوور پرانێن مرۆڤێمە حتا تەلەڤیزیۆن نەهاتبوو گوندێن کوردستانێ و تورکی نەدەزانین يعني پرانين جنين باكوري كردستان بالتلفزيون بيري تركي بو او برجرينجا ومخابن تشتكي زيادة نخوش و الباشوري كردستان جي ولا الروشالات شي تشكي هي او سريال نزانينا اندستري او بيش سازي كي تركان سريال وان سريال تركي تشدكن سريال بر اجي و لسر باكورا باشورا روشالات ساوت ایست لسر کردستان جوان بجن ساوت ایست لسر پاشکتیبونا کردان ترکی چه دکن اون لباشور مخابن وان سریالان دن دوبلاش کرن کردی سورانی و دن نشاندن و پر دن نزکرن نها اگر بگرین او تیزا آلتوسر تیزا گرامشی تيزا apparatus repressive ideological apparatus cultural apparatus يعني تركان او قازلين لهوليري قاو دخازن بس ناتشتكي بدن تبيجن او تركيا برباشا تركيا او دبي تركان حزنك اردوغان حزنك دبي ليه قاوا او منتاليتي بي بتشتي باش دبيجي تركيا من بس صدان جار او بهيست تو دچی کاونتری بو مال خود چه بکی بيجي تركي $1000 عربي نظام بغداد سوري ب $200 يعني تركي برباش قاوا از برخورت بوم لإيران دي قوتن او ألمانية او أوروبية نها لباشور مخابن بيجن او تركيا او جي باندورة ايديولوژيك يعني او باندور خدا دنه کالچر و چاند خدا دنه و ترک دبه به مروی کی پیشکتی و کرد دبه مروی کی پاشکتی به چی؟ به فیلم ترکی و به زمان کردی نه لباشور اوجی دردی کی مزنه براست ریموند ویلیامز پر کتابین وی هنه براستی جی پر کتابی وی هنه
كتابێکی لە ناو هەموو کتێبی کتێبێکی هەیە شتێرا لیستە کتێبی من چەندانە نووسێنە میبی keywords یعنی پەیوێن سەرەکە پەیوێن کلیل ئەو پڕ باشە بۆ فامکردن لە ینی باوەریەن ڕەیمۆند ویلیامز کو باوەریەکی ینی لە چارچێڤەیە ماتریالیزما کولتوری ئانجی چاندیدا هاتیە گەڵاڵەکردن هاتیە ئیدئۆلۆژیزەکردن هاتیە فۆرمولەکردن ینی ڕەیمۆند ویلیامز یەک ji pêşengên materyalizma çandiye. Daha bezeken min berê got materyalizma dîrokî, historical materialism, Marx, vexwendina materyalistiya maddiya dîrokê. Daha Williams dibêje çi? Dibêje vexwendina naskirina çandiya biburin naskirina materyalistiya çandê anjî çanda materyalistî û cêgeh û pêgeha çandê de lêkolînên materyalistî de bi zimanekî din çawa base structure ew bilên struktûra sereke li Marxî de çand çê dike lêre li ba Raymond Williamsî culture çand ew qas bandoravî heye ku bûna me hoviyeta me çanda me nasnameyê me nasînê me li jêr bandor û kartêkeriya vê materyalizma çandî de û ew kesekê ku dizanin li malbatekî ینی کرێکاری کارکەر کەتکار هاتیە دنێ û ew jî tiştekî balkêş e ew wêlşiye yanî li Welshê ew ne îngilîs e ew jî bi rastî giring e nî kesekî li ser wî dixebetin ew bingehê wî ye ketkarî û bingehê wî wêlşî û piştî re li Cambridgeê bixwînî dizanî yanî kesekî kultûra wî ye berz Cambridge û li piştî wî re ew dête ser ew bawerî ku dizanin teoriyekî zêde liberalî heye kultûr an jî çanda ser û çanda nizm çanda high culture an low culture yanî Raymond Williams ji van peyvan ji van çimkan hez nake ji culture bigiştî yanî têbînê wî heye culture ew qas giring e lê gava ideolojiyek dominant e yanî sereke ye û karê wî çawa ew ideolojî karê xwe dike bêguman be kereseyên çandiyê xwe bêkarê dike min got mesela televîzyoniyek ji wan e romaniyek ji wan e nizam teatr şano her tiştî wisa lê ew çand ez biçekî dest bi pêş e tiştekî min heye mêzekin ji vê terhe ew yanî peywendiyên kultûran çandan bi hewra yek çand qet yek çand tune çend çand hene niha mesela burjwazî çanda wî bilên dominant e li ser me çanda serekê li kapitalizmde lê li hember çanda kapitalîstî çandekî dijber heye mesela çandekî proleterî heye çandekî demokratîk heye ew çand ew sor e gawa ew çanda sor li hember çanda dominant dixebite çandekî din ser hildeda emergent ku ew çanda sews e lê ew çandekî dête çêkirin ew çandekî pure xalîs yanî tenê çanda kirêkarî anja çandê demokratîk niye belku residual featurezî wî heye yanî ew rengên xwarê nizam çi reng e narincî bandor û traces yanî beşên çandên berê di vê çandên de ku niha heye meselen eger ez bixwazim bêjim çanda min çandekî demokratîk ez li civakekî demokratîk bi hevalan xwe re çî lê bandora çanda burjwazî
چاندا کلونیالیستی چی ئەو قاز لەسەر منە کو ئەو کولتور ئەو چاند کوونها بخۆ ئەس چێکریە بە جوواکێ خۆ پاشماییەن یعنی باندۆرن چاندا کلۆنیالیستی ئانتی دموکراتیک لەسەروی پڕهەنە و ئەو پەر گرنگەمە ئەو بزانی حتاکو ئەو چاندێن خۆ ئەو پاقش نەکەین لەسەر هەموو دیاردەیەن کو لە چاندە بەرێدا هەنا نەک هەموو ئەو لایەنێن خراپ چونکی بە باوەریە vê kesî yanî Raymond Williamsî ew wisanîne ka meselen em dibêjin çanda kitêb xwendinê mêzeken li meselen wilatekî mîna li Stockholmê kitêbxaneyekî pir xweşik heye ez jî bi rastî hez dikim Stas Bibliotek yanî ew kitêbxane navin library ka ez diçim ew xira yanî her der kitêb û peykerekî pir balkêş a nivîskarekî bi nav deng a Swîdî heye û van dibînim yanî çand a demokratîka sibeyê ew nêke ew karê burjuwaziya Efsûmî têk din ew gerek bimîne ew kitêbxane ew library û li Swîdê jî bi rastî yanî sosyaldemokratan tiştekî pir baş têkirine ew tiştên balkêş a burjwazî kulturên wa û Marxî jî bi rastî li nivîsên wan wî da tiştên wisa hene yanî Marx meselen dibêje meselen şerab bixwarin û etîketa bixwarinê û etîketa axaftinên jinên burjwa pir sirinjrakeş ew pesnê wî dida niha hewalekî wî hebû dizanin Proudhon ew anarşîst bû û Proudhon ew jî li ser edebiyata bandora wî heye bi rastî bandora anarşîstan li ser edebiyata ew çawa ye ew jî bi xwe behseke û bi Marx re hewaletî wî hebû da diniştên şeraba dixwardin yanî Marx ji Proudhon hez nedekir got ew yanî Engels ku dewlemend babê wî dewlemend bû mîna burjwayekî miretteb ji wî re şerab dişand û digot kako nanê min tune tu şerab ji min re dişî û gawa Proudhonî jî dihat û digot niha Proudhon hat hemû şerabê min vedixwe yanî vedixwe û piştî re mest dibûn çi dibûn ew yanî di Marx de min got nîşaneyên xweşik hene û Marksîstan ji wan hez dikin derdînin dibêjin ew etîket ew protokol ku heye tiştekîn balkêşin û gerek bimînin bi rastî gerek niha li Raymond Williamsî de gawa em dibêjin residual yanî tiştên kulturê berê ew hemû gavê nexirab yanî li kulturê berê tiştên başî jî demînin û ew pir giring e li şorişa Oktoberê de mirov dikare bi saetan biaxive çawa ligel mîratên berê mîratên û digotin tezar nezanim çi padşayetî de pir xirab veculan yanî her çeşt xira kirin piştî re Lênîn bi rastî eciz bû got kake ew çi ye çi dibêjin her çeşt xira dikin yanî hege mirov mesela hindek tiştên bo nimûne Dostoyevskî bixwîne ya daştên Sîbiryayê yan jêr zimînê dibînî tu li Sîbiryayê the notes of the spiritual house death house malên mirî ew yanî kesên ku hesin dida ne hemû şorişgerin kesên yanî ne tenê şorişgerin kesên burjwa pir yanî bihoş bi etîket bi aqil hene û pir jî giring niha kesê aqil yanî mêjîvî baş bi xebetê her tiştî xira nake hindêk tiştan ji xwe re yanî dihêla ew tiştekê ku li Raymond Williams em dikarin fam bikin niha tiştekî ku em gerek li Raymond Williams yanî kitêbên wî bi rastî meselen Culture and Society pêwendiya civak û çandê çawa û bo wî çand hemû jiyanê me çand e the whole way our life is culture û navê kitêban pir balkêşin The Long Revolution yanî ew navê kitêbê ye lê
ینی هەگەر تو گەرەک بخوازی civakekî xweş çê bikey, civakekî demokratîk çê bikey, civakek mirovan divê de azad bin, ew şorişekî pir dûr û dirêj e. Niha kesên ku marksîsm û marksîzman baş fam dikin, li trotskîşê eger mêze bikey, ew yenî şorişê herdemî, continuous revolution, yenî peyvên cide cide ciya bo manayekî mîna hewdû bi rastî. û ew hemû nîşan didin, yenî ew xuya dikin ku karên şoriş û karên çand nekare rojê ku guhartinekî xêra li 24 satan de, belku ew pir gerek bête çêkirin, teknolojî dixwaze û bi vê teknolojiyê bi rastî yenî zanîn dixwaze. Loma ew min got ketkar Welshî lê derçûyê û Cambridgeê. Ew ji me re piştan dibêje. Yenî ew kitêb nivîsiye li ser Country and the City. Yenî derdora şaran û li ser şaran. Pêwendiyê wan bi hewdûra çawa ye. Min got yenî min carekî din jî ji keke Seydûra got dibê li pêşerojê de zanîngeha Ayla Nûsa bê pir detayl be, detayl atomized be. Em gawa mesela dersekî me hebe ji ser rexnekariya edebî. Gawa mesela çend dersevî li ser Marksîzme bin û saat li ser mesela Raymond Williams yek li ser wan bi rastî cultural materialism ro gerek li ser wî pir bixebite. û ew cultural materialism li kitêbekî ku dîsan her kitêbê Raymond Williamsa Marxism and Literature pir bi xweşikî yenî pir bi wirdî dibêje xwendin û têgehîştina vê camerê li ser Marksî çi ye. û bi rastî jî kontekst ya dewrûber derdor bo wî pir giring e. Yenî gawa em dibêjin literature li asmanê nîne. Literature li derdorekî diyarîkirî dête berhem hatin. Literaturek ku ew dibê mîna Afganistan de got edebiyata literariness of literature. Li Homeros ra heta ku niha heta Orhan Pamuk yek çeşit be. Lê Homeros epîkos tişteke û realîzma sed sala bîst û yekan a mesela Orhan Pamuk jî tişteke, Mehmet Uzunî tişteke. Yenî tiştekî abstract, mucerred bi navê edebiyatê pir alîkariyê me nake. Heger me Mehmet Uzun û Leyla Figaro mîna romanekî, yani ronî mîna mirinê ronî mîna evînê tarî mîna mirinê nexeyne hundirê kontekstê xwe kodekê xwe ew menayek nade ji me re. Ew bo Raymond Williams contextual reading pir balkêş pir giring e. Niha dizanin gawa cultural materialism çê bû ew pir siyasî ye. Yenî mîna Raymond Williams bo xwe û hewalên wî Hogarth min navê Hogarth jî got. Ew mirovên pir yenî beşdar û çalak wanî siyasetin li ser siyaset, kultur, çand dixebitin. Hindek bîryar û kesên ku baş difikirin yenî xebat dikin lê hez ji siyaset bi vê manaya nakin. Rastî jî hez ji konişopiyên Marksîst jî nakin. Ew mektebekî din çêkirin, navê wî bi taybetî li Amerîkayê nan neo-historicism. Nizanim çima ew ez gerek ew biwestênim naxebite. Ji bo ku tiştekî di parve bikî divê Tiştekî dî parve nakim mamosta. Tenê ew yenî
ها اصلا باوربوينت تا اصلا بله بر پاورپوینت من آسه بود من دخواستش تکی که Evet. نه دبینن هون Bele bele. بله بله باش او ماركسيزم و critical theory و cultural studies يعني از براستي دلي من بو او سي دايره انجي سيركل هون دبينن لسربي هر تشتاتي نويساندن تشتي هاوبش لان ناوبرا ماركسيزمو تيجين رخنا او لكولين چاندي پرن يعني همو هرسك يعني او كتاب خانه انزي هرسك ريبازن فكري تخازن جوهرتن شبكن ولسر چانده هم ماركسيستان هم جي critical theory و هم جي cultural studies همو لهنگنوان پیشنگنوان لسر چانده بوچوني كي هاو بشيوان هيا بيچان جوهرتن لكوملگه هيكي دا چنان اگر ام بخوازیم کمک هیکی جواتی که بهن گوهرتن گرک چند دیویشی بیت گوهرتن و اوجی به پی یعنی لگور وان جامعران وان توریسیانان چیشتیگ نیه روژی که دو روژ سی روژ او پروسه لانگ ریولوشون گرک چه با نه او نیو هیستوریسیزم یعنی نیو هیستوریزم کسی مینا گرین بلاد یعنی نه چیشتی من هی او از نشان دم gerek insan çeşitli ki bara parkem lever çen çeşitana eğer o gerek yani bir şeyim juvara argumentin yani bahsen neohistoricizmi او per le cultural materialism ya materialist cultural materialism minaviye le çeşitli ki او بشكل liberalın بشكل yani jmarad bejin ku دیروک بخو مینا تکستک دیروک تکستوال و هر چی کشتی تکستوال به زمان دویده هاتی بکاراتن ام گرک بیش رو بکن و تکستشی که ام دنویسیم تکست بتابتی ادبیات او دبیه به دیروک یعنی textuality of history and historicity of the textuality نیو هیستوریسیستان چشتی خدمتی که مزن کرن جه باوریه کی کو ام تن یعنی مارکسیستان دکارن جوی کلگ ورگن اویش اوا بره مثلا اگر خواسته بان بیژن دیروکا کردان چاو او گرک هاتبان شرف خان چه بیجه شرف نامه آنجی اگر کتابین دنین دیروکی هبا و گرک دیروک زان بان کتابان نویسان با مصاب هیستوریسیستان مصادق بود او لدیروکی دا نهاتی نویسان دیروک بسان آبیجه نی هیستوریسیستان هاتن گوتن چشتی ککو فیکشن جی در همین ادبی جی هیستوریکال یعنی چاوا شرف نامه جی مراد بیجه دیروکا کردان چوایا مموزین جی او قاس دکاره آلیکار به بو فام کردن نامه لدیروکا خو دیروکا کردان چاوا پولیتیکس ارسطو جمرا سر پولیتیک داخبه پویتیکس ویجی او کاردکا و نک هر اودو پویتیکس و پولیتیکس بلکو الیاد و اودیسی هومروسیشی و صادکن یعنی هم اگر بین چشتن فیکتی اپوس و بتایبتیجی چشتن ادبی دوره چه بجن رئالیزم بخینن او پر آلی کاریه مدکن کو جدیرو که فهم بکن او چیزی که شکل لمارکسی جدا براستی هیا مگود یعنی لکتابی که چه بجن بالزاک انورد بالزاک the peasants or the farmers جودکار یعنی مارکس او قاس حزدکا و دبیجه از روحا سردما برجوازی دبی کتابی دا فهم بکن
ومن قوت لوكاج من قالاوي كم كرديرو هيفيدي كم جاري كي دندرفتها به از لسر لوكاج زيادة تربا أخوون لوكاج لسر رومانين ديروكي مصادة بيشا كو كسي مينا والتر سكات نتني هر رومان نویسیه او میجی و آیدنتیتی و ناسنامه انگلیزی جانی چکریه سکاتیه لی بكتابن والتر سكات ام روحا سردما برجوازي پر باش فهمك ولو ما لتوريا رومان دا لوكاج لتوريا دا نوفل او دا بيجي توريا دا نوفل او دا بيجي هجر ادبيات آلیکاریه من نکم کودکا بباوریوی کو روحا سردم چیه او نبر همه که خورتا ادبیه ولو ما قاوة ما توماسمان بخوينن ام دفهم دكين لألمانيا للدوري كي دياري كريه ميجوي چه هيا او چه رادبه و چه رابردوية او گرینبلاده بو نیو هیستوریسیزم پر گرینگل سروی او جی لوی مونتروزا او نه مارکسیستم براشی لجه باندور مارکسیستم دانه لی فردریک جیمسون مارکسیسته و از دخوازم یعنی پیبین خوب به قصه کی فردریک جیمسونی کنه ها مایا لامریکایه و مارکسیستی کی پر برو دکاری بیجه مارکسیستی کی پست مدرنه مزكن لوي بيبي لوي أخافتني always historicize يعني أم جرك باوريوي هردم تشتن خوب خينا ناو يا هندرا ديروكي من بري مثلا قلت كونتكست وكو ويليامز ريموند ويليامز دي بيجا لي قا أم لديروكي بتشابن بكري دنيرن و برهمين أدبيجي دخونن و فريدريك جيمسون يك جوانه يعني كسي كو مثلا رومانين أو كي نوفل إن فرنسي دخوينه ميشيل بوتور دخوينه و پر باش رو ودكا ليه يعني قناغا بوست مودرن كو چاوا أدبيات چه دبي أو بيونديا أو قناغ بوست مودرن أدبيات دا بجوات وبديرو كان نهاية كمالجه روجاوائي أنجي أوروبي وأمريكي وها يعني آيوتي هودودكا كمرو باش فامدكا كا أم توريا ماركسيستي بمناكي كي ديروكي دزاني يعني لست صالة 19 هندس بدكين وهيدي ماركس دخوينن انجلس دخوينن پشتی را تورين تروتسكيو بجيكي لينين و او كسين كمان مقود بريختو يا بريشتو ريموند ويليامز و هوغارتو جيمسون دخوينن ناو برا كومالگه ديرود و چاند كو ادبيات بشك جيبه چانديه پیوندیه کی هر خورته لما رخنگری مارکسیست چه دکن یعنی او پر کرد بیش که کتابك دخوینه او دوی کتابه دا لهنگن بی به آشکری به بشارتی چه به آشکرا explicitly چه implicitly ببیجه آنجی نبیجه ام بکو رخنگر چشتن کو نهات نگوهتن دوی کتابه دا فهم بکن یا گرک فهم بکن گرک لوان بگره مثلا اگر مثلا ام رومانی که دخوینن لهنگ دیتا کشتن که او دا کشه او بو دیتا کشتن یعنی چما آرمانجاوی او نک تنه چشتن استتیکایوی بلکو چشتن چینایتیوی باندورا چینایتی دوی کتابه دا و باندورا سردما نویساندنا و کتابه یعنی لوما او بچکی آلیکاری مدکا چما همو نویسکار مثلا ها 400 سال رومان دیت نویساندن لی رومانی که کو امنها دخوینن لأمریکای لاتین لکولومبیا مثلا گابریل گارسیا مارکز او چوا
باشتر لە پڕ کارên سیاسی ji me re dibêje li Kolombiyayê çi dête derbas bû. Romanên Vargas Llosa Peru mîna kitêbekî civakî fîlm ji me re nişan didin. Yani hûn eger romanên ku dibinin bi fîlm. Mesela min heftêberê jî got li diasporaya li Fransaya tê nivîsandin lê Marquez vî nivîsandiya Nobody Writes to the Colonel. Kesekî bo kolonelî nanivîsîne û filmî jî heye. Wexit bû nevî mêze bikin. û The Real Life of a Comrade, yani hevalekî jiyan li rastiye Alejandro hî Vargas Llosa ya The Feast of God î Vargas Llosa ew jî fîlm e yanî komûnîstan, liberalan, kolonyalistan hemû li civak a Perûya rola wan çi ye de vê romanê de pir aşkra dête xweya kirin. û gawa ez mîna xwendvanekî vê romanê dixwînim bo têgihîştina xurtlek bo milgov civakê Perûyê rastî ew dibêjim min qet Perû nedîtiye lê hez dikim ez bi Mayta li henga serekiya wê romanê ye Alejandro Mayta ez çûme çi dibêjim Perûye û bi wî re xebitîme bi wî re çûme zindanê bi wî de şorişa min ê kirêkarî hatiye şikistin û xewna min vedî nehatiye û ew kareke ku rexnegira ku lênza Marksî dadinê û xwendina Marksîstiyaneya çi dibêjin deqa edebî bikar dîne û ew heger Marksîstî jî nebe alîkariyê zêdeyê wî dika ku li hindek hêlên çi dibêjin deqên edebî wisa fan bike ku heger wan zaniyarî li bavî nebin, wan têgihîştin li bavî nebin, ew çêj, ew hez ji edebiyat û ew famkirin nayete çêkirin. Ez bawerim min pir axivîm, lê mîna her demê mecal dibe pirs û welam û eger çiştên negotî ku zor in min pir çişt yanî negihîşt dibêjim li behsê ku hewalan an jî beşdaran dixwazin mîna pirs an jî mîna têçin û koment û feedback pêşkêş dikin. Gelekî spas ji we re û bi hêviya behsekî xweşik. Spas. Mamoste gelek spas malata va saata xweş ji bo vê babeta gelekî balkêş ku wek te jî got mirov li ser wê dikare gelek tiştan bibêje bi taybetî jî lîteratûreke wê ya pir berfireh heye yani te hin xalên sereke yên hevpar ber bi hev ve anîn û ancak ji xwe navaz semînerekî de mirov nikare her tiştî bibêje lê dîsa jî te xetên sereke bîra me vexistin elbet ji ber bêgaviyê lê kesên mîna Jean-Paul Sartre ku weke em bêjin çawa Benjamin û Adorno ew qasî behs kirine Sartre jî bi pirtûka xwe ya bi navê edebiyat çi ye hewl daye ew nêzîktedayîna Marksîstî deyne weke lempeyeke deyne ser edebiyatê da ku rola wêjeyê nîşan bide û bibêje wêje ancak divê ji bo wê were kirin ku bi kêrî pêşketina civakê were ji xwe ew romana wî ya sêcildî dewra maqûliyê dewra kamiliyê ku nîşan dide bi çawa mirov divê bi rêya wêjeyê ve pêş bikeve di heman warî de tabii tenê ji bo ku lêzê de bibêjin di heman warî de Albert Camus wî jî digot ku wêje tenê ji bo wê ye ku mirov bigêje wê bextewariya dawîn yani wêje fonksiyonek wê erkeke wê heye û gava ku civat bextewar be ji xwe ixtiyac û pêdivî bi wêjeyê ve namîne hinge wêje de tenê ji bo kêfê bêkirin lê anha divê rastiya ku em tê de ne divê rastiyê de wêje nikare karekî din deyne ber xwe ji xeynî wî karê ku alîkariya pêşketina civakê bike ku te jî di nava çerçoveya pêşkêşkirina têgihîştina Marksîst de ji xwe te bi awayekî gelekî zelal nîşan da tenê bixwest du numûneyê dijî lêzî de bikim ji ber ku ez zanim ku bi qada semînerekê de mirov dikare gelek tiştê dijî bêje
و نرخاندنا زيادة بكالسر متاعي بشكل اللي مخابن درفتين دمي أو خاصي ريل برما بناك كمرو بكره هر تشتي بيجا لين نزيك تداينا كل مسألة تب برتول بريش فجوت و تجيشتنا كرامسكي أني سيرج شخص ستركتوراليزم أوروبي وبفورماليست روسي ويعني وقت دواماوي بتشاوا تجيشتنا نو أني سرمتن وجهي دقن وجهي أو بجمان إيرو جبو تجيشتنا وجهة مودرن ببینه خالی سرکنه یعنی کسی که وان نزانه به دینی کاری به جوجه فهم بکن متن که بین الخنش بروی دیسا سپاسیاته دکم که افکمانیه کمه بو تا ایروش افکمانی تمام کرد که او دبستانه که جبر که رخنه مارستی اکولا مارستی دوجه ده دبستانه که تا ایروش او دبستان یوده نشانده دیسا سپاسداریاته دکم مالاتا آوا دست خوش ایجا هواری ما یین که تو خوازن تشتابه بیجن یا جی پرسکه بکن إنها دكارم دستي خراكن وببيجن أزيد برا لبرسان بدرن بيت اشتكاتية ها أو ما مستحاشم بحثا خيالات عن كربو قلتو يعني فانتومي كومونيزم يلسر أوروبا يدقارا وهي كيك ميران قلتية راسته ورزو خرزيجي قلتية الجمع جوان قلق نافالو عندكن لي حتى جارنا جبوك النافالو عندكن دبيجن أبيج ما تشيتر أبيك أم نابي وأن نابيج نابيج ما تشتر جبر كل جمع خيالات وجن بيش كتاب لهذا بن ليه دول ده بحث خيالاتك يعني قلت يا وك خطرية كل سنة أوروبا يدقرها وفان كسان وك شاو أني سيريغرامسكي ابن زي تداينا ماركسيست الجام خو وك طالوكية كبرمزن دي وك خطرية كبرمزن دي لما مستكا أزي برسك اشتبكم حتى هوالي ما يندن هكذا برسيوانا به أوجي جسارت بكم برساخو بكم تبحثا ادبیات فیکتیف کرد تا گوت جو هومروس حتی به اوران پاموک و مهمت زوم و البته همو ادبیات بچکی اپیکه لیبلی چون مجبور که چروکه که دیبیجه او چوی چروکجی با آوای گشتی وقت چروکه که بهری دیده نشان دایم لی راستیا که شرط سروجیم که وقت تا گوت اوران پاموک و مهمت زوم دیده دنیویسین و شرط سروجیم که هومروس که ام باور دکن که آواکریه اودیسه و اولیسس آواکر لبله شرط سوژوان نعینیده گلو هنگی ایروش کار رومانویسه که کرد لگوری چاردریا مارکسیستی بیشن کار رومانویسه که کرد ده چی به یعنی مروف چه کاره گوا از رومانویس مشتر بیشم هنگی ما مستعد چی بکنم که ده از چه نزدیکی بیارم بهم تیچی مرا بیش gelek spas mamosta Seydo bere her çeşitli ev çeşitli tu li ser Jean Paul Sartre got û li ser Albert Camus jî ew nîşan da tu ji min Frankfurtî ez anglofon ne bi rastî ez ji Sartre û Camus bi taybetî û yanî cewaziyekî Sartre bi kisanî ku min tenê bireşt yanî bi xwe nivîs roman nivîsiye şanû nivîsiye lê Jean Paul Sartre hem kitabı هي تو قلت what is literature و لويجي جرينكتر رومان نویسیده دنا و اوجی خبرگری که پرمزن بویا خوب مارکسیست زانی خوب کمونیست زانی باندوره وی لسر جواک فرانسی زور بو شویرا دکوتن voltaire فرانسه نو و دزانی کتابی که پر بناودنگی بی هي شر شکر لکوبای او بچگوارا وان را دیتنیوی هبو تشو یعنی براستی من جبیر کریه یعنی او درس من چند جاری دینش دایه لدرفتین جیه جاری کدین از یعنی دزانی وقت انها اگز لسر سارتر باخوبم تکی جوی زیاده حز دکم مثلا کتابین Confessions ایوی دان پیدانان مینا یعنی پر انترتكستوالا و بيونديه بي جيانا بيا تايبت او فرزده وبتايبتي كاموجي كو زمانك اندام حزب الكومونيست ويا و روماني نويتش باندوركي مظن هنا او مسمينا لهنجن بوخو مخابن او كماسيكي درس من بو از پیش روزه دا کمانی ناوی وانده بیجم سپاس جدا
نه چونکی ئەو ئەدەبیاتچیە سارتری مرۆڤ ڕاستی دکارێ یعنی ئەو ئەس گەرەک ناوەوان من گەرەک ناوەوان گوتبە لێ ترسێ من هەمیشە ئەوە نەهاز بێژم what is literature سارت ئەو پڕ درێژە یعنی تعریفێوی لە لیترێچەری ناتۆ ئەو چشتێ چەند هەواڵ گوتنە ئەو جن ژمە چاتر یعنی باندۆرا بێ پێی بێ چ دەبێژ مارکسی لە مانیفێستێدا ئەوە کو نزیکی 140 ساڵ پشتێڕا ژاک دەریدا کتێبێک دەنووسینێ The Spectre of Marx چکە ئەو بە ئینگلیزی سپێکترە دەڵ سپێکترێک شەبەح ئەو چ دەبێژم چ گوت ژمە چاتر لە ئوروپا دێدەچە خەڵتانی نەزانم چی ئەو سپێکتر دەبێژە نەهاژی هەیە یعنی لێ بۆ دەریدا ئەو دەبێژێ ئەو باوەڕیەکی زانی ئەو تێزێنوی پۆستراکچرالیست دیکانستراکشن لەگەڵ مارکزم پڕ نەهەودوو دەکرێن لێ چ شتێکی ئەو باوەڕێوی هەیە ئەوژی ئەوە کوونها لە سەردەمی مەدا حەوجێداریە مە بۆ بەگەڕان بە زەورین بۆ ڕۆحا ڕەخنەگریە مارکسی هەیە یعنی چاوە مارکس کۆمەلگای کاپیتالیستی وستا ڕادیکال ڕەخنەکرد ئەمژی گەرەک کۆمەلگەی کوتێدا ژیان دەکەین بزانن ینی جاران مینا جەحەنەمێکی خۆیان دەکا بڕاستی هون لە ئەفغانستان مێزە بکەنا ینی تاالبان بەدەگەڕن و دنیا دەزانێت تاالبان ژن حەز ناکەن ینی ترۆریستن چنە ینی لەوان فراتر مرۆڤ من ناز ناکەم بڕاستی ئەلقائیدە و نزانم چی ڕەش لێ دەچن بەوان ڕ تەولی هەڵ دەبن چکە دەسەڵاتی وانەیە نزانم هەزار پلان هەیە ڕەخنەگرتن لەوێ جیهانێ ینی ڕۆحێکی مارکسیستی دەخوازی بڕاستی مێتۆدۆلۆژی دەکارێت چ شتێکی دن بێ نوح بێ 150 ساڵ 170 ساڵ لە مانیفێستە دەرباز بووە و مرۆڤ پرت چشتان هین بووە کەماتیên مارکسیزمێ دەبینە لێ ئەو ڕۆح پڕ گرنگە نەها لەسەر ئەو پرسێن تا ئاژی بڵێن تێبینێتە بڕاستی کەکە سەیدۆ تۆریا دەبی بەگشتی مینە هەر تۆریەکی دنێ جواکی و مرۆیی پرسکریپتیو تونەنە ینی نابێژن تو وسا بکە ئەو دسکریپتیوە ناتۆ ینی هەگەر بێژی ئەس بێژم تو کتێبێکی وسا بنووسە بەری هەر چشتی ئەزشتە ڕە نابێژم بۆ خۆ دەنویسینە و پشتی ڕاگەر بێژم ئەو نەکتێبە ینی ئەدەبیات خۆشیە ئەدەبیات ئەوە بە سفاریشان نایەتە نویسان نەها تکنیک لە ئەدەبیاتێدا ینی مرۆڤ دەخوینە مثلا ئەم دەزانین ئەلێگۆری چییە ئەم دەزانین مێتافۆر چیە ئەم دەزانین سیمیلی چییە ئەم دەزانین من قاڵا نەرەتۆلۆژی کرد ژێنێت دەبێژێت چاوا دەبێژین وسا گوت وسا نەگوت کێ گوت چاوا گوت ڤۆکەڵایزێنشە چییە دەنگ چاوا راپۆرت دەکرێت ئەو هەموو چش ئەم دەکارین بچن لە ئەکتیو یا پرۆداکتیو یا کریەیتیو رایتینگ ئەم بخوێنن نەها دەزانین لەسەر ئۆنلاین سەلمان ڕشتی مارگرێت ئەتوود ئەو نوویستکارن مەزنن ئەو دەرس دەدەن مرۆڤ چاوا مرۆڤ گەرێک زێدە پەرەشی بدە ڕاستی من دەخواست لە دەرسێن سەلمان ڕشتی مارگرێت ئەتوود بەشدار بم پەرەیەوی زێدە بووم گوت من کتێبێوان دەخوێنم بچێکیشی دەزانی کامرشڵە تجارەتە ینی ئەو چیش دیسان مارکسیستی هەر چش دەبێتە کاڵا ئەس ئەو تێۆری دەزانم نەها ئەم خۆ بەخش وسا دەکەی ئۆنلاین پەرە نادەیە من ئەو کەمە لەوێ دنیاە دەزانی چونکە ئەوژی تونەها لە سۆربۆنێ ئاش دەگری ئەس لە ئۆپسالا دەرس دەدەم پەرە دەگرم ینی ئەو زانیاریان من هەر ئەو چشتن دەبێژم لە پەرە دەدەنە من ئەو کامۆدیتی ئەو بڕاستی مارکس دەبێژە هەر چش دەبێتە کامۆدیتی کاڵا ینی ئەو کاڵایەکی مینا قەڵەم نییە مینا هزرە کەس ڕا ناکارێ بێژە تۆ گەرەک بەرهەمێکی وسای مارکسیستی بنویسینی نەها لە سۆڤێتە بەرێ مەخابن وساکردن ژێدانۆڤ گوت ئەم گەرەک مرۆڤێن سەردەم چێ بکەین the engineering of human being ینی مرۆڤێ ئەندازیار چێ بکەین ئەم ئەندازیارە مرۆڤانن یەکەتیە نویسکارن
روسیا بوو بە یەکێتیە نویسکارên سانسۆرê. تو ئەگەر چ شتێک نویساندبا و لە گۆڕ پێبەرên مارکسیستی نەبا و مارکسیستیش کیژان مارکسیست سەد مارکسیزم هەنە مارکسیزمە ستالینی تو دەهاتیە کوشتن لەوما مەسەن بۆریس پاسرناک باش نویساند خەڵاتە نۆبێل گر وتن ناوی بورژوازیە تو گەرەک نەچی لێگاوە دوو نویسکارên di nêvan خەڵاتên شۆلۆخۆف مەسەلەن نویسکارێوان بوو گرت گفت براو تو بچوو بگرە ئەو گرت لێ ڕاستی شۆلۆخۆف دا ئەو نویسکارە و مەسەلەن تۆلستۆیە لێگاوە تۆلستۆی دەنویساندەوە نۆبێل تو نەبوو پشترا نۆبێل هات لەوما تۆریên ئەدەبی و مارکسیز یەک ژوان بە نویسکارێکی ناوێژێت تۆ چاوا بنویسینە لێ بە ڕەخنەکارێکی بە خوێندەوانێکی بە خوێندکارێکی دەبێژە تو چاوا دێڕێن بە گوتنێ نەڕێشن بخوینە و ئەو تشتنە هاتنە گوتن شرۆ بکە و لەو ژی گرنگتر ئەو تشتێن و نەهاتنە گوتن وانژی ناس بکە gelek spas nav tiştek tu bêjî gelek girîngî te çend pirsên baş anî bîrame yanî bê ez gava ku derseta ku devket kir baş nehat û bîramin lê te nuhazeral kir tê bîra te gava ku romanên Gorkî de hatin nivîsandin yanî me edebiyat xwendiye gava romanên Gorkî dixwînin ji xeynî romana wî ya dayîk em dibêjin ev roman çima hatin nivîsandin em mirov fehm nake ji xeynî wê romana dayîkê mesela romaneke xweş e lê sê çar romanê wî din hene tu dibêjî ev çi ye ji ber ku aynı weke ku te got li gorî siyaseta partiyê ya wêjeyî bû wêje diviya ji bo karekî îdeolojîk bihate hevkaranî heger ne îdeolojîk bû ne dibû behsa jiyana karkiran dikir behsa jiyana xwendekaran dikir ku ev ji bo partiyê muhîm bû behsa jiyana feodalan dikir ku ev ji bo partiyê muhîm bû ji ber wê ye ku Şoloxov bêtir ji alî partiyê ve dihat hezkirin çima ji ber ku behsa guherîna civakî û şoreşgeriyê dikir partiyê jî di warê de mesela hin nivîskar privilejiyê kirin, favorize kirin û hin nivîskar jî di navê de hat ji bîr kirin. Ji ber wê ye ku di dewra komünîzmê de ji Rûsyayê pirkên nivîskarî mezin derketin. Yani mirov bi şaşî ve acîmayî lê dinare çima ji ber ku rê êdî tê de tune bû. Kesên Milan Nabokov nikarîbûn li Rûsyayê derketane, yani nikarîbûn di dewra komünîstê derketane. Mecbûr derketin derve û derve dibûn nivîskarên mezin ku civatê ne ji ber şoreşgerî an di şoreşgeriya wan xatirin da wan. Lê ji ber ku zanîbûn bi rastî jî wêjeyeke xurt biafirînin. Mesela digel ku Lolita em dizanin behsa pedofiliyê dike, lê ew pedofîliya ku di wê romanê de hatiye behskirin ji aliyê mejiyê yekî pedofîl tê behskirin û li cem binhişê wî kesê feodîl pardon wî kesê pedofîl weke bûyereke normal e ji ber ku mejî wî de normal e ku wî karî dike bûya we ew qasî bi xurtî hatiye behskirin yani gelek kesa got qey Nabokov bi xwe pedofîl e yani hingî ew qasî bi serketî bû ji ber ku alîkarî da ku mirov bi çavekî de jî li tiştina binare ku vê yekê weke nexweşiyekê wiha behesibîne tedî Kurdemê Rojavayî gelekî pêzanin çîrokeke ye dibêje rojekê yekî bavê xwe bir ser doktor got ji ber ku bavî pir derew dikirin derew û vir dikirin hingî derew û vir dikirin ev ya gozî bin ser doktor bir ser doktor got min û bavê xwe piçekî tenê bihêle ez pêra bipeyivîm lawik derket derve doktor û bavî wî tenê peyivîn piştî wê doktor balê wî kir got bavê te derewa nake tu problema wî tune lawik û çawa problema wî tune bavê wî sibê heta êvarî derewa dike got erê lê ji bo wî ew nederewin wî wiha bawer kiriye ji bo wî nederewin aha xurtiya ku mirov dikare mesela bi çîrokeke Kurd behs bike wî bi romaneke behs kiriye lê di Rûsya komünîst de ew pêk nehat îroj em li edebiyata Kurdî dinarin aynî tu dibêjî qeyî yani ez nebêjim sîset ji bo ku neheqîl kesên din nebe bela kes dilê xwe negire lê ji sedî nodê edebiyata Kurdî bi taybetî Kurmancî ji ber ku ya soranê dizanim piçekî jê cudatir e çima paşxaneyeke wê ya din heye û di qadeke azadtir de derketiye lê ya Kurmancî hê milîtan e tu dibêjî qey Partiya Komünîst ya Rûsyayê bu wan daye nivîsandin tu ser vê rewşê çi difikirî gelo ئەو ji bi rastî mamsa Seydo yanî dête famkirin yanî gawa mirov rexneya yanî helûmercên edebî dide tu dizanî
ئایدۆلۆژیا یعنی ئەو تشتێ ڕێمۆن ویلیامز و ئالتوسەر دەبێژن پڕ باوکێشن هەگەر ستالینیزم نەبا مەسەلەن ترۆتسکی بە مەسەلەن دوو ڕەوتێن جیاواز دوو پێواژۆیان جیاواز داهاتە چێکردن تو دەزانی گاوە ئەندرێ برێتۆنۆوان لە فرانسا یعنی دادایزمەوەن چێکردن یەک ji kesên ku manîfesta wan îmza kir Leo Trotsky yani ew li zeynê meselen Marksîzma Stalînîstî da mîna qetla mîna mirov kuştina dadaîzm ew çawa ew burjwaziyê bêqîmet çî yani heger ew nîşan dida ku yani min got Frederick Jameson meselen li ser yani key novelists French key novels مثلا خبرتيه لسر تورين ارنست مندل وشتانا مثلا modernism high industrialism post modernism انا خودشي بماركسيست زان يعني او يعني ماركسيزم پر جوازن çünkü شروع كرنا شروع دكي لي او مثلا كردان yani mina Raymond Williams dibêje tu nikarî ew li kontekstê xwe derbihînî derdor pir giring yani edebiyat always historicize yani tu gerek ew bixê nav dîrokê li dîrokê te meselen em berê roman a Kurdî binivîsîn romana Kurdî binivîsîn em bi zimanên din hîne roman bûne dizanî yani mesela Sovyet'e beri o nivîskarên me 1930 li Sovyet'e û pêştera li Türkiye hemû ew roman Mehmed Uzun heger Türkî nizanîba ew nidizanî roman çi tu bi xwe Türkî nizanîba roman tu qed yani romana yekemî tu bi Kurdî nexwendî û ew yani derdekî mezin e niha bo Türkan wîsanîne zanî Türk ku carî yekem mesela romanên Fransî wergerandin tu li بەفردا دەبینی یەک لە قارس لە هۆتێلێ دەخەبەتە ئەو بۆ خۆ وەرگێر بووە و ڕۆمانێکی بەرێ لە فڕانسی هێنایە وەرگەڕاندن ئەو باوێ ئیپەکی ینی ئەو دیرۆکە ینی بەرێ ساڵە 19 گاوە ڕۆمان نووسێن نەپشا یەکێ تورکان دەنیویساندن ئەو ڕامە مقالێوان دەکا حوزنێوان نەبوو حوزن bi Kurdî kurmanciyê be keser keser bele bi Türkî huzn ew yani çima huznêwan hebû xemêwan hebû keserekî wan hebû çünkü ew civak dihatê guhartin ew civakê berê nemaye û civakê nûhîşî cihê xwe negirtiye nostaljîk بله نوستالژی بچێکی زیادەیە لەوما مثلەن لە پرانیە کولتوراندا لە رووسیا لە ئێرانێ لە تورکیاژی لەسەر عەرەبانە چیرۆکێن کورد پڕ زێدەمە عەرەبانە یعنی من لەسەر ئەدەبیاتە تورکیژی خوێن یعنی نەهانایەتە بیرا من ناوێوی چییە و نویسکارژی لێ عەرەبانە چاوا بوو لە رووسیا هەروسا لە ڕەجایزادەیە مامۆستا ناوی و ڕەجایزادە وی ئەو نویسێک بناوێ عەرەبەنی ڕۆمانێک بناوێ عەرەبەنی دیساندی دەست خۆش و لە رووسیا شەروسا چەنگیز ئایتماتۆڤ نویساندیە گوڵساری ناوێ ئەسپێکێک و عەرەبانە دەکشینە عەرەبانە یعنی مەبەستم نە کارس واگنز یعنی ئەو فایتون مە دەبێژین فایتون لە فرانسیژی دەبێژین فایتون بەرێنی 100 ساڵە 19 هەتاکو مەکینە ماشید نەهات بوو ئەو بوو ینی گوڵخاس مینا گوڵساری لە ئێرانی نویسکارێکی و پڕ باڵکێشە کورد ناوی مەسوور یاقوتی بوو ڕۆمانێکی ویسان نویسان کو کەسێکی ئەو کالیسکەی خۆدا ئاژێ فایتونە خۆ و ئەسپێوی دێتە مرن هەرچ لە دەور ئەسپێ ئەو ئەسب ناوێوی گوڵخاسە ئەو پڕ لە ژێر باندۆرا چەنگیز ئایتماتۆڤ ماڵاوە خودێ حافظ گوڵساریژی ناوێ ئەسپێکێ کو گاوە دەمرێ ینی هەرچش دەمرێ هەرچ ینی دەرفەتێن کاریەتە دەمرێ لێ ئەو گوهرتنی ینی
transformation to a new society. Çünkü تو مثلا لإيران رومانویسێکی پڕ ناودەنگ هەیە ڕۆمانێکی وی بە کوردیژی هاتیە وەرگەڕاندن 10 بەرگ ینی 1400 لاپەڕەیە ناوی کەلیدەرە ئەو لەسەر گوندێن کوردێن مەیە خوراسانێ دەنویسینێ قوچانێ ینی پاڵەوانی ویژی بڕاستی کوردە گوڵ محەممەد لێ گوندێن وان دێ خراپ کرد ینی نەزمێن بەرێ نەزمێن نوستالژیک هەرچی چێ دەبێ قارەما پاڵەوانی مەدەچێ لە هەمبەرێوان شەڕ دەکە لێ دێتە کوشتن پێشترە ڕۆمانێکی دینی ویژێ ئەوژی بە کوردی هەیە ئەو ڕۆمان چ دەبێژێ ئەو ڕۆمان قاڵا گوندێن خوراسانێ لە ئێرانە دەکا کو بەندا دەبن ئەو گوند بەندا دەبن جوتکار ژیاناوان تێک دەچە وشتر حشتر دەکەنە ناو قناتێ دەمرن لێ تراکتۆر دێ تراکتۆر ینی تو ڕۆمانێدا دەبینی تراکتۆر لەوێ هەنا Yaşar Kemal da gelek. Mina Yaşar Kemal. Yani Devletabadi Mina Yaşar Kemal. Le Yaşar Kemal baştır. Yani Yaşar Kemal çaktır. Kurtlar da devisini. Ez dibêjim qey bawer dixwast pirsekê bike kapkule çû bawer. Bawer tu birayî. Şimdi destek değil. Destê bawer bû. Wî Mamosta. Peyvîn bawer qey goqeyem dorê nadî. Nam dorê te were. Mamosta dengê me tê? Berê dengê te tê kerem ke. Êvar baş mamosta so silav dikim. Mamosta bi rastî jî mijareke gelekî kûr e yanî teoriya Marksîzmê edebiyatê de. Giştî ez bawerim mamosta di mijareke dî de tê edebiyata Kurdî de teoriya edebiyata Marksîst wênî bikin çünkü giştî seriya Ewropî sekinî. Mamosta we behsê kir ji xwe di teoriya Marksîzmê de tişta bingehîn ji xwe aboriyê ye. Rexne waz bêjim nirxên dî weka netewebîn û dîn û ziman û huner evna wê bingehê têne ava kirin yani wekit em bêjin avahiya bingehîn û ya serekeya ser dema aborî nebê huner ew jî qest bin yani li gora wê nakê tê guhartin huner dema meriv Kurdan fetke mamosta yani dema aborî nebê rastî jî huner û edebiyat jî dibe karê dewlemend û burjuvaziyê rastî çünkü ji ber ku huner werê xwandin ya da werê temaşekirin wext lazim e ji ber wext jî aborî lazim e mamosta bi rastî jî yani dema meriv Kurdan mezenê got tev niha edebiyatê dinivîsin jî yani Çînê navînin ez nabînim ketkar kê min yani yê got edebiyatê dinivîsin ya romana dinivîsin ya çîroka dinivîsin ji ber ku meriv bike Çînê Kurt bi giştî yani sedê heftê em karin bêjin ketkar wext nîne ji ber meriv bike gelê Kurt belkî ev pirseke gelekî yani iddia be ama mamosta meriv karê çawa bigê gel yani ev edebiyat û huner çünkü tarî dibêjene Çîna navîne yani meriv bigê gelê Kurt pirseke min hebû mamosta û ya dijî mamosta mijareke dî de înşallah hûnê behsa edebiyata Kurdî de yani teoriya Marksîzmê mamosta pirsa min hebû ez gelekî spas dikim divête savê mamosta Gelek spas bawer. Gelek spas. Çawankeke bawer. Nankeke bawer ew yani rasta yani hala Kurdan wisa û piraniye civakên duniyê wisana niha hewalekî minî Polonî heye digot berê 1980yan berê lêxwa lisan areq alkohol pir dihate bixwardin li Polonyayê got çima got ew qaz ew diwestiyan û azadî jî tune bû yanî tenê kihol vedixwarin yanî derdê xwe derman dikirin li Sovyetî jî bi rastî pir vedixwarin mixabin ew hêvî ku mirovan bi şorşa Oktobrê hebû li Sovyetê nehate vedî hatin û li civakê me jî niha proletêrê jî kemin yanî çikî civakê me civakekî ne îndustryalîze ye
يعني جودكارية يعني أنجي consumptionist society ناتو لديار بكري دتشي بحزاران دكاندار هن دكان حد فروتن نظام كي برهم ديني براستي أو صايب مخابن ووقت واني جيتنا لحد ريب صايب لهذا إيرو أسقالة أدبياتا كريكاري نكر أسقالة تورية ماركسيستي كر شكا أدبياتا كريكاري براستي تشتكي وصاهية أو مثلا أمريكا زيادة ترحبوا مثلا جون ستاينبك proletarian literature أو بحثي كدنا مرو براسي كار السربيجي درسي كي هذا مثلا السويدة ست صالة بيستان زار حسدو بيست سي تشيل ديان وتكارن بيجم صدانجي نيفيسكار رومانوس شاعر هن كو بر يعني عجب عندنا خندوان سويدي جوان حصدكن أو جوان راد بيجن proletarian authors يعني نيفيسكارين كريكاري أو دبيان نماركسيزم لبنجهوان كريكار و بدوجور هندي كيوان بخو كريكارن دنيفيسين هندي كيوان مثل جيانا كريكارن دنيفيسين تزاني مثلا موبري بالهلا موبري چار برگين كتابي مزن هنا لسر أو كريكار آن جودكارن سويدي كچونا أمريكايا ست سالا 19 1850 و هاتيه فيلمي جو براسي پر روماني كي بالكيشا يا إيوار لوي هانسون يعني يا موا مارتينسون من كارين وان خوندي رومان وان أو لسر كريكارن لسر كتكارن سويدة دنويسين لكردي دا مخابن بركما يك أوكو كتكارن مكمن نعم نويسكاري كيمي كردي روشلات كردستاني كو مخابن بكردي ندنويسان ناوي بي ناوي من جبير كرد لكتابي كي بناودن كبو ناوي بي كتكار بو كارگران يعني من بر خورت بو بكتابي خند يعني حفظ صالي من بو نهاجي او كاركترين كتابي نجي من دائما او كردي كرماشاني بو لكرماشان كريكار براس كتكار زياده بو كريكار كتكار هم باجارن مزنن بزاني نهار لديار بكري كتكار زياده ترن حتى اكو موشه لموشه كتكار زياده ترن حتى نزانن وانه لوانه كتكار زياده ترن حتى اكو باجارنكي بتشوك لسر سنوره مثلا ايران وتركيا لشار يعني ورمان جي دزانن ديارديكي شار لشار ديت برهم كرن تو قلت من قال كردان نكر چونكي او تيوريان ماركسيستي نك كرد تركيش بجدارنينا فارسي بجدارنينا او كسن من قال وانكر او مرومن بر خندوانن بباندور لأوروباينا يعني مينا كارل ماركس وفريدريك إنجلز بخو أوروبايين وانجي أوروبيين نها مثلا لأمريكايا ولاتي كيوسا مزن توريسيين ماركسيستي بركمن ودزاني جمن يعني مرد حزب كومونيست بارتي كومونيست لأمريكايا ببورينا Pardon, مگوش برکو 5 سالم دان سر پشتا کمونیسم ما مسته. هر ندان يعني ناتشتك بيجم جترا بارتيا كومونيست لأمريكا چند جار هاتي هالبشاندن ل تنيه بارتيك بو اندامن بي بارتي براني اندامن CIA بو يعني CIA زيادتر بو تا كومونيست او شر صار زانيه تشتكي عجيبه لو ما لأوروبا مثلا انجلترا وصانينا انجلترا يعني لزانين جهان اوقاز ماركسيست هم يعني ما مصدق بيش از ماركسيست من قد مثلا التوسير او بقول يعني بيني كي مزن اماو ستون لهوديبي لسوربوني هم مزن صادق يعني سارتر مثلا درس داو تشدغو تو رخله دغرتو دچو كوباج تشيك باراجي دي كاستروجي دي يعني او سبارتاكوس يعني كواريكي ماركسيستيا كومونيستان لسوازي لزانيجا من زور زيادة دي سالك من نبي دخون
سبارتاكوس يعني سبارتاكوس نبي جواري بده فروتني ماركسيستام لور للسويد نهاجي هي كمان لهنا لو ما الزين جواز دبيجم مثل ماركسيزم وتوريا ماركسيستي وكشا استاندنا هزرا ماركسيستي براسيل أوروباي هاتي تشكرن لو ما از دكارم قال كردام بكم ليه ام دكارين خندنا دكن رومان كردي ببير ماركسيستي بكن مثلا قاوا ام هوار دجلي دخونن بيجن او دنگ بيج كودتن با مير دنگ بيج برو بلا برو لبا مير بوتانه او بيوندي دربگيه آغاوتيه و ام زو يعني او مرو نگرك دیرو که بزانه او دزانه هنر وگاوه دنگ بیجی بو او نه تئاتر هبو نه تلویزیون هبو نه چه هبو او جی براستی گرنگه يعني ام دکارین بیجن نویساندن تو نبو يعني لبی رومانی ام فهم بکن کو لدربار لمالا میره چه دبیجن میره بوتانه برو يعني برو هر چیز او دکر و هر دنگو و برو جوانی بو دیروک بو تکست بو هر چیز بو او جی فیگارو بو پچکی ماموسته جان فیگارو تبیرته یا بو مخشی دعوتا فیگارو زماوندا فیگارو بله تیپولوژیا فیگارو تیدتنه بو فیگارو راست و نها از يعني رومان غربي پر حز دكم چه بكم رومان غربي او پر بناودنگن يعني جواز دبيجم اما بواري يعني همو برجوازية فرنسا وجنين برجوازية فرنسا او چه دكا يعني اما بواري هم زانن خاص او كتاب دخونا هر دخونا او همو الرومانتيزم دخونا لو ما او تشتي وصا خوشك يعني فلوبر بده نویسینه لی ام دزانین اما بواری و قاز خورده میجیوی پر باش ناخبته یعنی و اینی چشت گاو هون ل انا کارنینا میزده کن انا کارنینا گاو ل موسکوای بده گره سن پترزبورگ لشمندفر دارون نشتیه و دزانین چه دکه او کتاب دخوینه هم دزانین چه کتاب دخوینه او رومانی جی دخوینه لانها هون يعني محمد اوزون بروه بيها وبرون كار كتاب بخوين ميري بوتانا جينا دكاري كتاب بخوين يعني صوادي كم هر كتاب تو نبود زاني نكر لك با كردان نبا تركان جيبه قاوه الرومان تو نبود لو ما بقوله يعني او بابت بالكشه هنگی مرود دکاره ببیجه ادبیاتا کردی جهله که و چاندنیه جبر که دخوازه پرستنا چانده که بکه لجهله که جبری ملیتانیزم که سیاسی نبده نه تری ملیتانیزم چاندی نبده ملیتانیزم که سیاسی نبده گلو اف طبعا از نبیجم هر بیست همونه با گلو اف و دکه ویجه که سیاسی ایدئولوژیک آن اف ایدئولوژیا و دکاره نوا ویجه که مارکسیست بخوندن جبر گلو هر چیز مارکسیست ایدئولوژیک آنها نها يعني او راست ما مصطفى هلو مرجع كردان وساكريا اني ميليتانتن هفته بري من باز قال دولوزو غوتاريجي كي ماني ليتراتشر ادبيات كمينه نها كردان لحر چار بلاتان ادبي ماينر لو ما ادبي ماينر تايبت من يكي دلوز دبيجي سياسي بوناوي بر سياسي وبر حسابي شبزاني بر سيده يعني محمد أوزون typical أو يعني أو بو معناني محمد أوزون خبر ده أو يعني تيروك دزاني شو دزاني لكتبين وي أو مرود بوسا دزانة كو أو هنكرنا كردي هات مثلا از چوم دیار بکر باجارکی مزنه باجارکی بالکشه باجارکی فرکولتوره نظام يعني نها مثلا تولستوي بخينا يعني او حمو بينزرست ده بيكرست او يعني نكتني ستايل او بتشيك شيء يعني او ماينورتي بوني بيه براس غمخوريه بلا براس نها او
ئەدەبی کورددا سیاسیە وە یعنی گە سیاسی نەبێت چ لێ چشتێکی دیکەش بێژ مامۆستا سەیدۆ هەموو ئەدەبێن هەموو نویسکارێن ترکانیژی سیاسیە ینی مامۆستایەکی زانینگەیەکی ئەس باوەڕم پرینستنە دەبێژە literature is politics ینی هەتا ڕمانên پۆلیسیژی پۆلیتیکەوە ادبیات بخۆ سیاسیە بەڵێ سیاسیە ینی گاوە تو دەخوێنی ینی هەگەر بێژە تو سیاسیمە بە ئەو کتێبێک دەخوێنی بێژە ئەو نەباشە تو سیاسی بێ ئەو سیاسیە دەزانیتما چکێکە تو سیاسی نەبی ترامپت دەنگ دێنێ دەزانی نمونە هەری خۆش دەزانن چیە دەبیوارێتە بەس ئەزین gelekî yani bahajê ez ciwan lê ez gelekî ciwantir bûm gava ku bistên vekxwand bi taybetî mesela du romanê wî yê ku em nas dikin ji xeynî mişk û mirov lê du romanê wî yê bêtir engaje hene yek jê şerê bêdawî bû yani ew şerê bêdawî ku behsa çîroka cîmî dike tevlîbûna wî ya nabarê xistina karkiran û heta kuştina wî dike û a dudiya jî tiriyên xezebê bû ku behsa wê malbatê dike ku erdê wan ku mecbûr dimînin diçin ew jî weke karkirên muhacir diçin li kampa dimînin û filan bibe eyn weke koledariyeke modern behsa wan tê kirin ku ji bo nanozik û mecbûr dimînin heta êvarî kedê bidin bixebitin keda xwe difroşin ji bo ku zikê wan têr bibe û em dimiş ku mirov dê ji xwe eynî kontekstê dîsa bijarib çîrokeke din dibînin lê divir de ya girî bistana çi ya mamoste engajebûna çîrokeke romanê yani engajebûna berhemeke wêjeyî gelor gorî mijara wê yani gorî îdeolojiya wê tê nirxandin an gorî pîvanên wêjeyî tê dî vê rojê dersate pirsek hat kirin got mamoste em ê çira bêjin romaneke baş pîvanê wê ev 500 salin hatiye dayîn gelor gorî engajebûna wî yani çok az pesnê kurdaniyê û partiyê û rêxistinê û têkoşîna ji bo kurdaniyê bide mirov gorî wê dide an mirov gorî kamiliya wê ya wêjeyî dide gorî metnê dide yani rast هەفتێبەرێژی من گوت ئەو پێوەرێن ئێستاتیکە و پێوەرێن زمانی نەهاتۆ جانشتینبەک کوت ئەو ترێن غەزەبێ یەک شاستێن هەری مەزنە دەکرێت ساڕا ئەو جۆ لە ئالەباما ڕدێن نزانم لە باغان دەخەبێتن و جۆ دێتە کوشتن و لە مشک و مرۆڤژی ئەو مایسەن ئەو ژی ینی کوشتنێک هەیە ینی هەواڵێکی خۆ دەکوژێ لێ ئەو قاس خۆشک دەکوژێ دێتە کوشتن ینی ئەس بڕاستی بەس جاران ئەو دەخوێنم دەبێژێت تو لە ئاسمانی مێزە بکە ماڵەمە مێزە بکە چی ئەو هەواڵی خۆ چکێ ئەو حاڵێوی نەباشە هەگەر ئەو بێتە گرتن ئەو شکنجە دێتەکردنەوەی چکە ئەو ژن دەکرێت ئەو ژن ینی مەبەستەوی نەبوو ژن بێتە کوتمێ ژن مر نەما ئەو مایسان مشک مینا مشکان ئەو قەوی بوو بەهێز بوو ینی ئەو هەواڵی خۆ دەکوژێ پر تراژیک لێ ئەو چ کوشتنێ نا ئەو ترێن غەزە بێ دەزانی مینا ئەدەبێن هەرە باش ئا پرۆلتێری هاتیە ناسکردن و کتێبێکی دنی ژیوی هەیە بە ئینگلیزی ناوی ئایرۆن هیلە ینی پێیان ئاسنی هێل دەزانین چێ ینی ئاسنی ئەو پەڕ پەڕێنی ئەو ترکی خوانده بود ترکیاوی نا ئەو دەمیر چێ و ئام جکلان و بۆزوار مامستە خۆرتانیا خۆت خوانی بەکە شەشم یارش دەبێ ئەس شاش بنزان ئەو دەبێت جەکلاندن بێ لە جەکلاندنیژی ئەو کتێب ینی دەمیر ئەگەر جەکلاندن بێ ئەو ژی ینی کرێکاریە لێ ئەو ترێن غەزە بێ و دەزانی ئەو خەڵاتی نۆبێل گرت و ئەو بڕاستی قەت مارکسیست نەبوو دەزانی نەها لە ستۆکۆلمێ مەیدانێکی مەزن هەیە نێوی جان شتینبەک سکوێر ستینبەک تۆری ینی ئەس گاوە دەچم هەردەم بە ئۆتۆبوس سلااوێکیژە جان دەکەم ینی دەزانی و هاتیە فیلم کرد فیلمیژە ترێن غەزە بێ ئەو هەواڵێک و نەدیتنی دەکارم ببینە فیلمێکی جۆن فۆرد تێدەدریست مامۆستا وەرە تێبیرا من هەری فۆرد و جۆن فۆرد بوو تێدەدریست پڕ باش بوو پڕ باش بوو ئەنجە و شەستی هاتێ چێکرد لەو ما دەبینن ینی تۆ ئەمیل زۆلا ناس دەکەی لە فرانسەی
جيرمينال Terminal. او مثلا لسر كريكارانا او راستا ناتشراليستيا لي او بيورين وي يعني تو دبي مينا ايديولوجي انجام حزنكي جيرمينال اخيري دزاني شكست وكتابي كي دني جي به هرناوي بي شكستا ديفيت او يعني مينا كتاب مينا بيور نويساندن تولستوي مثلا دوستويفسكي او نه مارکسیستن چما کتابی وان او قاز دیتا مراق کرن چونکی به پیورین ادبی باش هات نویساندن نها نویسکارن مارکسیست لحر دری هن و پر خرابیش دنویسین و مارکسیست چی هن پر باش دنویسین لو ما يعني دزاني چوا تو به ایدئولوژی کتاب بنویسینی يعني او نت شکاز دبیجن واسه او تو سر او قاز يعني ایدئولوژی نفرت اوی يعني تو تشتي قصة بيني زاني نعم مثلا بوريس باسترناك أو دكتور جيواغو نيسان زاني أو خلاتش دانا في نوبل قد أزنا خازم لو بيجيب بدو شاب از باور از بيجو قي بيجيب شش شو بمسا از بيجو قي 1956 بو خلاطي بركه بلا أو نهاد بقجة çünkü أو قد أزنا خازم يعني نهشت له زانست يعني بشتي ايديولوژی نهش لی او بچکی باشه لی او کتاب هگر yani پشت کنگره بیستان نبا ندهاته فیلم چکرن چونکه او yani رخنگری لی استالین دکالا شورش دیگ دچه زانی همو لسر آرمانجا شورش مینا خونامینن و بلایک و کدیت سر او مالبات yani کل فیلم دا سرکن و عالیه کلتوری وان تو زانی گاوا کتاب توا دبی بلا لایکا او سازن روسی رولکی سیمبولیک دچه او کچ دچه yani او بلا لایکای کی بیه او اردوامیا کلتور و چاندا روسان لو ما يعني هجر كم يعني رستيكي داز برسي بدم او بيورن ادبي كوهاتنا ناس كرن و بيورن توريا ادبي لفورماليستان راحتا هرمنوتيكا نها وشرو بكرنا نها جا ياكوبسن به نظام كي به gerek بيت نشاندان كأدبيتا وان برهمان چقاس خوشك ساعت خوش ماست از باورم زانی بابتین تئوریک دنواج واتامه ده زیده نابن مجارین صحبتان جبر از گلکی سپاسیته دکم که جدیلوا ام بیجن نرخاندن و داینا فکری خواه tabii gelek kes weheviyê dikin dixwazin tamam te ev teorî danî de îja dijmera behsa metnên Kurdî bike ew jî xebera wan rast e mirov tim weheviyê dike lê babetên teorîk civata me de tiştên nû ne û bi taybetî jî bi Kurdî ev babet nû ne ji ber ku kê hatiye cem me behsa siyasetê kiriye behsa elim kiriye behsa zanistiyê kiriye bi Tirkî kiriye ya ji bi zimanekî din kiriye em fêr dibin hêdiyê dî hişmendiyeke nû entelijansiyeke nû lê bi Kurdî ev nava civata me de cî bibe ku hêvîdarim siverojê de kedavê baştir weke encam xuya bibe wê rojê hevalekî min derek dijî gotbû bawerim lê sosyolog telefonî bikir goya min li çend dersê we temaşe kirin li ser YouTubeê min got belê got birayîm hûn çi dikin haye we jî heye min got hayê min jî heye min got hayê me baş jî heye bêyem çi dikin we kurmancî dibêjî divê haye apê te jî heye îja Mamsa o pesin bu an jî Nana pesin bu. baş. Yani got hûn zanin hûn çi dikin hûn aqlê Kurdî bi qirnekî pêş ve dibin min got em baş zanin bêyem çi dikin baş zanin bêyem çi dikin evê Mamsa ew ders hemû li ser YouTube hene hemû ser YouTube hene rast hemû ders ser YouTube hene yani niha ew dersên berê min ez biçim çawa dikarim bibînim hemû ser YouTube hene ez jî tira hemûyan bişîn hemû kek mêran Malawiya ve ez jî qeyd dikim li cem xwe ji bo arşîva zanîngehan ez qeyd dikim weke çawa li cem û xuya dibe ez wiha qeyd dikim lê kek mêran jî zindî li ser YouTubeê parve dike da ku kesên ku bi dûra miraq dikin ew jî biçin lê temaşe bikin o pir baş e ez ê îmkanê ji te re bişînim hemû tê temaşe spas mamsa ez kêfxweş dibim yani niha min ege zanî wawsaya biçekî kravat û Nana mamose tu zanî çawa dikin dersê me yani ev bi wek agahiyeke taybet hat min re ji ber ku
خویا دبه هن ولاتین کو توتالیترن خویا دبه به کی دکه کی جمال پری ایجاب قاسی کجمرا هات گوت هن کسان پیام گیاندر من درسه ما داخل سر کامپیوترون خا دخل سر او يو اس بي ان ودنوا يو اس بي ان دل هبدو بلاوتكن يعني من او جانا هنا جمارا نستر يوتيوب دبين ودبينكم مثلا سر بيس كسان تماشي كريا او نسر بيس كسي هرێ ئەو دەبێت چونکە لەوێ ئینتررنێت کەمە و بە پارەژە ئەو جارێک داونلۆد دەکەن پشتیرە بە هەورە پار دەکەن ڕاست مثلا دەرسێن ئەو دەرسا کوردی هەیە من چێکرد بوو سەر یوتیوبێ ئەس جوان مێزە دەکەم ئەنها هەیە لە باڵم خۆقێت کردێ حتاش ئارژانتینێ پەیام ژمارەتێن دەبێژن ئەم بڕیا وان دەرسان فێری کوردی بوونە وەشکو پەیدا کرد تەمام ئەم دەزانم ملەتێ کورد وایە 10,000 کەسە 20,000 کەسەرێ تەماشا کرێ دەبێژە نا دەبێژە لەوێ دەرێ ئەم دەرسی خۆ دە کارتی بوو و ئەل دەزانم سەیدۆ خوێندکارێکی منی نۆروێژی هەبوو ئەو هەموو ئەو دەرسێنتەوە سێ هەواڵت نێ بە تۆرا دەخەبەتی ئەو هەموو مێزە کرد و جاران ji min rapirsar dek min digot ez nizanim ez gerek bipirsim ji te çünkü ew yenî honiye ergatî û mergatî û tiştî wa pir zehmet ev dersê me jî mamoste bi taybetî ji rojhilat bi taybetî ji rojhilat weke DVD dadixin zanî ser YouTubeê mirov dikare weke DVD dadixin û kopî li hevdû par vedikin ew agahiya wê hat ji min re li rojhilat û başûr bi vî awayî wiha dikin ji ber ku hem înternet cemankê me hem jî li rojhilatê gava dikevin van malperan tê kontrol dikin ji ber vê riya kopyan wan diran belav dibe yani belav bizanin ku ev ders pir tên temaşekirin û digêjin ciyê xwe têvîdarim ku em bigêjin armanca xwe ma ji ber ku em pê dewlemend nabin lê entelijansiya xizmeta من دەبێن چما دەبم مێژێمە دەوڵ ev jî karekî wek te got mamoste bi nîv îronîk et ev jî karekî marksîstiye yani xizmet e xizmeteke ku elem piçekî pêş bikeve îja ji bo vê dersiyê dîsa spasiyatê dikim mamoste ez peyva davîn ji te re bêhînim ji bo xelaskirina dersî Bîna her demê spas ji te re û spas ji beşdarên me re û hêvî dikim li pêşê rojê ra dîsan pêşê rojê de dîsan mecal hebe derfet hebe em bi hewra biaxivîn ez pir kêfxweş dibim ez bikaribim yenî û ew sê dersên min karî bi tiştek yenî bide be hevalên me mamoste gelek spas hevalên jî şeva bibîne xweş serseran serçawan şev baş şew baş